سڵاوی خی گەورەتان لێبێ خوشحاڵین لە بەرنامەیەکی پەیامی ڕۆژ قسمەتیەوەی عەزیزەگەینەوە لەم بەرنامەیەمانە کۆمەڵێک تەوەرێکەوە بابەتمان بۆ ئامادە کرد بۆ ئومێدی کە جێگەی سوود و ڕەزامەندیتان بێت و لەگەڵ ڕۆژەکانتانان بێتە بەرهەمێکی پڕخێر و بەرەکەت. دەستخۆش سەنا. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست لە هەر جێگەیەکەن، هیوای تەندروستی و ئاسوودەی و کامەرانیتان بۆ دەخوازی نازدان و خۆشەویستان. ئەمڕۆژ کۆمەڵێک بورگە و بابەتمان بۆ ئێوەی ئازیز ئامادە کردو لە بەرنامەی پەیامی ڕۆژ. دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. لەو تەورانەی کا پێشکەشتان دەکەین ئەمڕۆ لە تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە دیاردەی خۆرگیران دەکەین بە گوێرەی زانیاریەکانی فەلەک ناسەکان باز لەو دەکەن کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دوانیۆڕۆ حتمەن خۆرگیرانی نیمچەیی ڕوودەدات لە هەرێمی کوردستاندا بزانین ئەم خۆرگیرانە تا چەند کاریگەری بە کەشوهەواوە هەیە و هەروەها لەکوێ دەبینرێت و ئەمە چەند ساڵ جارێک دووبارە دەبێتەوە. کۆمەڵێک زانیاری زیاتر لەبارەی گردوناسی و فیزیکی ئەم بابەتەوە بۆ ئێوە عزیز باز دەکەین لەگەڵ مامۆستایەکی زانکۆکە لە زانکۆی سلێمانیەوە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵماندا دەبێت. هەڵەکە گوانیان جگە لەو تەوەرە ئەمڕۆ هاوکارانمان کۆمەڵێک ڤیدیۆیان بۆ ئامادە کردوین بۆش لە خزمەتی بینەران ئابین لە تەوەرێکی تری بەرنامەکەمانە قسایکی لەسەر دیزاینکردنی ئەو جلوبەرگە کوردیانەی کە دایکمان و داپیرمان و ئەو خزمان کۆنانەمان لەبەریان کردووە. لێرە میوانێکی بەڕێز لەگەڵمانە ئابێت باس لەوە کە ئەم جلوبەرگە کۆن و قەدیمانی بە شێوازێکی نوێ دیزاین کردوتەوە بۆ ئەوەی کە ئەو کللتورە بپارێزێت و لەناو ئافرەتانی ئێمەیە بمێنێتەوە دەست بگرن بە شوناسی خۆیانەوە. سەنا من زیاتر مەبەستمە بزانم بۆچی خەڵکی ئێستا ینی حەزیان بۆ جۆرە جلوبەرگە یاخود ئەو ڕنگ و ئەو دیزاینانی کە جاران هەبوو ئێستا خەریکە وردە و دەمۆدی دێتەوە و کارەکەی بزانین بۆچی دەگەڕێتەوە تا چەند خەڵک حەزی بۆ جۆرانە هەیە و لەگەڵیشیدا ئەو میوانەمان کۆمەڵێک جوانکاری دیکە لە جلوبەرگی ئافرەتاندا دیزاینێکی تازە گۆڕانکارێکی تازەمان پێشکەش دەکا یواخوازین بینەری بن بە تایبەت خانمان کە دنیا و سوودێکی دەبێت بۆتان. بەڵازان دەچین لای کەشوهەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکارەکانی کەشوهەوا چییە پێکەوە بینەری دەبین. بەڵازان و خۆشەویستان لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە دیاردەی خۆرگیران دەکەین زانین ئەم دیاردەیە چۆن ڕوودەدات و کاتەکەی چەندێک دەخایەنێت واروە ئایا لە هەرێمی کوردستان و عێراقدا دەبینێت ئەم دیاردەیە. دەزانی گەورەترین
خۆرگیران لە ساڵی 1990 بوو لە مانگی هەشداکە لە هەرێمی کوردستان ئەوە گەورەترین خۆرگیران بوو کە بە شێوازێکی من کەمێک بیرمە دنیا تاریک بوو ئەو کاتە پێم وابێت دوای ئەوە خۆرگیرانی لەو چەشنە ڕووی نەداوەتەوە بەگشتی بزانین چ کاریگەریەکی دەبێت لەسەر کەش و هەوا و هەروەها ئەو گۆڕانکاریە فیزیکانە چین کە ڕوو دەدەن دوای خۆرگیران گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان ئەگەر ئامادە بێت دکتۆر محەممەد ئەحمەد دکتۆرا لە فیزیا کاک دکتۆریان سپاس دەکەین کە میوانی بەرنامەکەمان بوویت. سپاس بۆ ئێوەش سپاسانەکەم. زۆر سپاس. کاک دکتۆر ئەگەر باز لەو بکەین کەمێک بۆمان باس بکەی ئەم دیاردەیە چۆن ڕوو دەدات ئەو فیزیکیانە چین کە دەبنەهۆی دیاردەی خۆرگیران. بە ناوی خۆی گەورە سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بەڕاستی گرنگە کە دیاردە فەلەکیەکان وەکو خۆیان ڕاستیەکانیان بۆ خەڵکی بەیان بکرێ و ڕوون بکرێتەوە. سەرەتا لەو ئاەتی خۆی پەروردگارە دەست پێکەم کە خۆی گەورە فەرمێ بسم الله الرحمن الرحیم إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. واتا همو أو جوازياني كلا الرجل شوار رؤيا وهمو أو ديارداني كلا جردونا رؤيا هموي بلغو نشانو دەسەڵاتی خۆی پەروەردگار پیشانەدا. لەڕووە فیزیاییەکەشەوە یان لە ڕووە ئەسترۆنۆمیەکەەوە بڵێن یان گەردون ناسیەکەەوە سێریکەین دیاردەی خۆرگیران وەکو هەر دیاردەیەشی فەلەکی تر دووبارە ئەبێتەوە سێ جۆر خۆرگیرانمان هەیە خۆرگیرانی تەواو ئەوەی کە ئاماژەت پێکرد کە لە ساڵی 99دا ڕوویە لە کوردستانە بینیمان دنیا تاریک بوو بەس ئەمەی کە ئەم جارە ڕوویدا ڕوو ئەدات دیاردەی خۆرگیرانی نیمچەیی پێ ئەوترێ واتە ئەگەر بە ئامێرێکی سادە سەیری خۆر نەکەی بە عینەکی تایبەتی سەیری نەکەی نایبینیت هەستەکەی کە دنیا کەمێک لێڵ بووە بەڵام بە تەواوەتی تاریک نابێ واتە ئەم دیاردەیە پێی ئەوترێ دیاردەی خۆرگیرانی نیمچەیی واتە بە شێوەیەکی تقریبەن لە 150 بازنەی خۆر دیسکی خۆر لەلایەن دیسکی مانگەوە واتە بازنەی مانگەوە دا ئەپۆشرێ بۆیە ئەم دیاردەیەکی نیمچەییە واتە دنیا تاریک نابێ و لە سەعات دەوری سەعاتی 1 و 5 دقایق و 3 دقەی بە کاتی سلێمانی دەست پێەکە هەتا نزیکی 3 و 33 دقیقە کۆتایی پێ بەڵێ زۆر باشە مامۆستا ئەم دیاردەیە مرۆڤەکان بەچی ئازان خەریکە ڕوئەدایە خودە و ئاماژە فیزیایە فەلەکیانە کامانن کە پێمانەڵەن خەریکە دیاردەی خۆرگیران ڕوئەدا بەڵێ خۆی هەموو کۆتایی مانگێک هەموو کۆتایی مانگێک مانگ ئێمە نابینین مانگ نابینین بەڵام لە کاتی هەڵهاتنی مانگی نوێیە زۆر بە باریشی مانگ دەرئەکەوێ جا لەو کاتەیە پێی ئەوترێ دیاردەی ئیقتیران واتە ئەو کاتەیە کە مانگ ئەکەوێتە بەردەمی خۆر و ئەو دیاردەی خۆرگیرانە ڕوو ئەدات بەڵام تەبعاً بەهۆی ئەوەی کە ئۆربیتاڵ و خولانەوەی خولگەی خولانەوەی مانگ تقریباً 5 دەرەجەیەک جیاوازە لەگەڵ خولگەی خولانەوەی زەویە بۆیە هەموو سەری مانگێک ئەو دیاردەیە ڕوونایەت واتە کاتێک کە مانگ ئەکەوێتە بەر نێوانی خۆر و زەوی سێبەری مانگ هەندێک جار ئەنجا سێبەرە تەواوەکەی بیان سێبەرە نیمچەیەکەی بێ ئەکەوێتە سەر بەشێکی زەوی ئەو کاتە طبعاً خۆرگیران ڕوئەدا بۆیە ئێمە وەکو ئاماژەیەکی گەردوونی پێش هەزاران ساڵ لەمە پێش مرۆڤ زانیوێتی لە کۆتایی مانگە ئێستا یان ئێستا مانگی ڕەبیع الئەوەل کۆتایی هات ئەمڕۆ تقریباً ئیتر دیاردەی ئیقتیران ڕوئەدا ئیتر ئەزانین کە ئەبێت ممکنە هین ڕووبات خۆرگیرانێک ڕووبا بەڵام ئەگەر گۆشەکە بە شێوەیەک بوو
زەوی و مانگ خۆر بکەونە سەر یەک هێڵی ڕاست ئەو کاتە سێبەرەکە بە تەواوەتیەکێتە سەر زەوی و خۆرگیرانەکە ڕوەدا تەبەنەوەش بە حساباتە زانرێت ینی ئەکرێ بزانرێ کەی بە تەواوەتی خۆرەکە سێبەرەکە ئەکەوێتە سەر زەوی بۆیە ئەم دیاردەیەکی پردیکتەبڵە ینی ئەتوانرێ بە ئاسانی بزانرێ کەی تەنانەت بە چرکە و بە ساتیش کاتی ڕوودانەکەی بزانرێ وەکو تەوان زانایان ئاماژەیان پیاوە لە سەردەمی کۆنیشە کە مەسلەی اختران مەسلەیەکی حتمیە بەڵام بۆ ئەوەی کە مانگ ببینرێ بزانن سەری مانگ کەیە بۆ نمونە دوای ئەو مانگی ڕەبیع الئەول دوایەوە مانگی داهاتوو مانگی نوێ دەست پێەکە ممکنە تەمەنە ئێوارەیە نابینرێ مانگ لە خۆر ئاوە بۆیە زۆر وڵاتەیە تەمەشاکی ڕۆژێ دوو ڕۆژ جیاوازیەکەوێتە نێوان سەرەتای مانگەوە هەیەە مەسەن بەیانیەکە بە مانگی تازە هەیەە مەسەن ڕۆژە دواتر بەڵێ زۆر باشە کاک دکتۆر ئەم دیاردەیە ئەم ڕووداوە کاریگەرێکی دەبێت لەسەر کەشوها یاخود ڕووداوەکانی داهاتووتر لە بابەتی ژینگەی یاخود بابەتی کەشوهاوە بەڵێ خۆی ئەم دیاردەیە وەکو شێوەیەکی گشتی هیچ کاریگەریەکی ڕاستە و خۆ لەسەر زەوین دروست ناکات چونکە تەنیا سێبەرێکی مانگە و ئەکەوێتە سەر زەوی بەڵام ئەگەر مرۆڤ ڕاستە و خۆ بێوێت سەیری بکە وەکو چۆن جاری وایە مرۆڤێک حەزەکە سەیری دیاردەکە بکە ئەگەر ڕاستە و خۆ بە عینەکێکی ئاسایی سێریکە ممکنە زەرەر بە چاوی بگێنە و چاوی خوانەکە چۆری کات هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە تیشکی جیاوازتر دەردەچێت لە خۆرەوە ینی لە ڕۆژانی پێشووتری خۆریان چییە هۆکارەکەی؟ بەڵێ خۆی عادەتەن چاوی مرۆڤ خواوای دروست کردووە ڕسپۆنسە یان بڵێن کاردانەوەی هەیە بۆ تیشکی بینراو بەڵام لە خۆرەوە خۆی عادەتەن دوو جۆر تیشتی تریش دەرەچێ زۆر تیشتی تر هەیە بەڵام ئەوەی کە ئەگاتە سەرزەوی تیشکێکە پێوتێ ژێرسوور و سەرو وەنەوشەی ئەو دوانە مرۆڤ چاوی مرۆڤ ناتوانێت بەرگری لێ بکە یان هەستی پێ بکە بۆیە کاتێک کە ڕووناچیەکە کزە بێت و مرۆڤ چاوی ئەکرێتەوە و ئەوێ سەیری بکە ئەو هەست ناکە کە ئەو تیشکە زەرەرە ئەوەی کە زەرری لێ با بڵێن بەرچاوی کەوتووە و کێشەی بۆ دروستەکە بۆیە چاوی مرۆڤ تەنیا لە شوێنێکە کزە بێت یان بڵێن هەوڵەیات کەمترین بڕی ڕووناچی بۆ سەر تۆڕی چاوی بێت کاتێک کە ڕووناچی بینراو زیە ئەبێ بۆیە مرۆڤ یعنی لە ڕۆژی ئاساییە ناتوانێت سەیری خۆر بکە وەگەر بشێوێت یعنی چاوی زۆر هەوڵەیە کەس بکە بۆ ئەوەی کە کەمترین تیشکی بەرکەوێت بەڵام لە کاتی خۆرگیرانە کاتێک کە تیشکە بینراوەکە ئینتێنسیەکەی یان بڕی ڕووناچەکە کەمەکاتەوە مرۆڤ گوێی نایەتێ و کاتە هەز ناکە کە تیشێکی بەقووت هەیە کە ئەبێتە هۆی لە ناوبردننی تۆڕەکانی چاوی بۆیە بە ئاسایی چاوی ئەکاتەوە و مەسەرەن ئەگەر عینەک بەکاربێنێ یان جاری وایە فیلمێکی ئەشیعە بەکارهێنێ سیرێکە بەڵام ئەمانە نابنە ڕێگر لە تیشکی سەرووەنەوشەیی چونکە لەگەڵ تیشکە بینراوەکە یا تیشکێکی تر هەیە نەبینراوە لە هەموو کاتێکا هەیە بەس وتم لە ڕۆژانی ئاساییە مرۆڤ خۆی بە طبیعەتی خۆی ناتوانێت سەیریکە چونکە ئینتێنسیەکەی بەقووەتە ناتوانێت سەیریکە بەڵام لە کاتی خۆرگیرانە بە تایبەتی لە خۆرگیرانی تەواو و نیمچە خۆرگیرانیشە هەوڵەیە مرۆڤ سەیریکە ئینتێنسیەکە کەمەکاتەوە بەڵام هەست بەو تیشکە زەرمەنە ناکات کە پێی ئەوتێ تیشکی سەرووەنەوشەیی و تیشکی خوار سوور و ئەمانە بنەهۆی کاریگەری لەسەر تۆڕی چاوی بەڵێ باشە مامۆستا کەواتە پێویستە هاوڵاتیان لە کاتی ڕوودانی خۆرگیران جا خۆرگیرانی تەواو بەیان خۆرگیرانی نیمچەیی بێ پێویستە چۆن خۆیان پارێزن بۆ ئەوەی کە بە دوور بن لەوەی کە ئەم تیشکانە بەرچاویان بکە و زیانیان پێ بگەێنە طبعا پێویستە ئەو کەسەی کە ئەوێت دیاردەکە ببینێ ناڕاستە و خۆسەیری کاواتە بەهۆی شاشەیەکەوە بیبینێت ئەگەر بتوانێت لە جیهازێکی سادە یان بڵێن ئامێرێکی سادە دروست بکات کە بریتە لە دوو مەقەبایەکیان کون کات مەقەبایەکیشیان لە بەردەمی خۆیان دای بنێ و پشت کاتە خۆر و لەو کاتەیە لە ڕێگای
ئەو مەقەبایی کە کونێکی بچووکی تێکردووە ئەتوانێت بەم شێوەیە ڕایگرێت و سەیری مەقەباکەی بەردەمی بکە بە ئاسانی ئەتوانێت دیسکی خۆر ببینێ کاتێک کە نیوەی ڕەشە بێت. ئەمە باشترە لەوەی کە بێوێت بە ئەگەر عینێکیشی هەبوو عینێکی تایبەتی خۆرگیران هەیە ئەتوانێت لە چاوی بکە کە تیشکە زەرمەنەکانی وەکو ئەڵترافایلەت و ئینفرارێد واتە ژێرسوور و سەروەنەوشەی ڕائگرێ. ئەگەر ئەوەیان دەست نەکە و ئێمە نەسیحەتیانەکەین بەڕاستە و خۆی سێری نەکەن بەڵکو یان لە ڕێگای ئەو دوو مەقەبایی کەوتم ینی دوو مەقەبابێنێکیان کون کات و پشت کاتە خۆر و لە بەردەم یادای بنێ و کاتە ئەتوانێت بیبینێت. زۆر باشە کاک دکتۆر فەلەکناسە ئیسلامیەکان مێژووەکانیان ئایا ئەوان چۆن باسی دیاردەی خۆرگیرانیان کردووە هیچ جیاوازیەک دەبینرێت لە پێشکەوتن و ئەو زانست و زانیاری کە ئێستا هەیە لەگەڵ ئەو فەلەکناسانی کە ئەو کاتە دەرکیان بەم ڕووداوانە کردووە؟ بەڵە خۆی گەردوناسی یەکێکە لە هەرە کۆنترین زانستەکانی مرۆڤایەتی بۆیە ئەگەر سەیری بکەین مرۆڤ زۆر پێشکەوتوو بۆ تەنانەت لە سەردەمی بابلیەکانە باس لە دیاردەی خۆرگیران و دەورەی سارۆز کراوە و شتێک بووە و موسڵمانانیش زۆر توانیویانە لە شارستانێتی ئیسلامیە هەموو ئەو بەرهەمانەی کە لە یۆنانی کۆنا کە کتێبە هەرە مەزنەکەی تۆڵەمی واتە بەطلیمۆسیان تەرجەمە کردووە و سەردەمی خەلیفە مەمونە کە ئەمری کردووە زۆربەی کتێبە فەلەکناسیەکان تەرجەمە بکرێ و تەنانەت ڕەخنەشیان لە کتێبی تۆڵەمی گرتووە و ڕاستیان کردوێتەوە و وردەکاریان تیا کردووە و زانانی موسڵمان بە تایبەتی ئیشیان لەم بوارەیە کردووە و ئێستا ئەگەر خەریتەی ئاسمان سەیری کەی زۆر ناو هەیە ناوی موسڵمانانی هەڵگرتووە بۆ نمونە سەیری خەریتەی ئاسمان بکەیت تەمەشاکەی خاڵێکی گرنگ هەیە کە ناوی نەظیرە واتە نێدر بە ئینگلیزی مەسەن بۆ نمونە خاڵەکانی تر ئەستێرەکان سەدان ئەستێرە هەیە بە ناوی ئیسلامیەوە یان بە ناوی کە ئەو سەردەمە زمانی عەرەبی تەوان زمانی فەرمی دەوڵەتی موسڵمانان بووە هەمووی ناوەکان عەرەبین لەبەرەوە ئەم دیاردەیە و دیاردەکانی تریش زۆر بە وردی دراسە کراوە و جیاوازیەکی ئەوتۆ لە تەفسیر و تەنانەت پێشبینیکردنی ڕوودانی دیاردەکانیشە زۆر گۆڕانی بەسەرا نەهاتووە بەڵام تەوان وردەکاری لە شێوازی گەردون و سۆلەر سیستم بڵێن کۆمەڵی خۆر و ئەستێرەکان و کاکێشانەکان و ئەمانە تەمان گۆڕانکاری بەسەر هەموو فکری بەشەریە هاتووە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ دیاردەی خۆرگیران و مانگیران زۆر بە وردی زانایانی تەنانەت لە سەردەمی کۆنەوە تا ئێستا و بە تایبەتی و زانایانی موسڵمانیش تەیە کە بەشداریشی هەرە گەوریان کردووە لەم زانستەیە زۆر گۆڕانکاری لە تەفسیر و لە ڕوونکردنەوەی دیاردەکەیە نەکراوە. باشە مامۆستا محەممەد زۆر کات گوێویستە بین لە خەڵک گەڵێن ئەم دیاردانە چ خۆرگیرانە مانگیرانە نەبارینی بارانە ئەمە جۆرێکە لە غەزەبی خوا بۆ سەر دروستکراوەکانی لە ڕووی زانستیەوە ئەم شتە تا چەنێ ڕاستایە ئەمە دیاردەیەکی زانستیە و خی گەورە خۆی مەشیئەتی وایە ویستی وایە کە ئەم دیاردەیە ڕوودایا خودت بالفعل قسەیە و خەڵکە ڕاستەکە و ترێمە غەزەبی خۆیە. بێگومان ئێمە ئەزانین کە خی پەروەردگار قەیومە بەسەر جیهانە ئەمە وەکو مەسەلەیەکی بڕاوە چونکە بۆ بەڕێکردنی ئەم ڕێکوپێکی کە لە گەردوونە هەیە مرۆڤ سەرسامە بێ تەنانەت زانایانی ئەوانەی کە مولحیدیشن ناتوانن ئینکاری ئەوە بکەن کە نیزامێکی زۆر ورد لە گەردون بەڕێوە بات بۆیە ئەم دیاردانە جێی سەرسامیە تەنانەت خۆر هەڵاتن بەڕێی من خۆرهڵاتن و خۆراوابوون زۆر لە دیاردەی مانگیران و خۆرگیران گەورەتر و عەزیمترە ئەگەر سەیری بکەیت وخوای گەورەش کە باسێکە إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات يعني آيات وبلغ نشاني دەسەڵاتی خوای گەورە لە هەموو دیاردەکانە دەرەکەوێت بۆیە ئەوەشی کە ڕوئەدا هەر لە ژێر مەشیئەتی خوای پەروەردگارایە ئیتر بەوەی کە مرۆڤەکان وریا بکاتەوە لە دەسەڵاتی خۆی
بۆ ئەوەی کە مرۆڤەکان وشیار بکاتەوە کە خوای پەروەردگار چۆن گردون بەڕێوەبا بۆیە ئەم دیاردانەمان پیشانەدا لە شێوازی لافا و بوومە لەرزە و ئەوانە بەڵام ئەوەی کە ڕاستە و خۆ کە خوای پەروەردگار ئەیبەستێتەوە بەوەی کە شوێنێک تێک ئەدا وێرانی ئەکا بەهۆی گوناهەی بەندەکانیەوە ئەمە مەسئلەیەکی غەیبی صرفە پەیوەندی هەیە بە دەسەڵاتی خوای پەروەردگارەوە ئێمە تەنیا ئەومان لەسرە بڵین ئەو دەسەڵاتی خوایە سوبحانە وتعالە و چۆن بەکاری هێنێ لە مەسلحەتی بەندەکانیایەتی و بۆ وریاکردنەوەیانە و بۆ هۆشیارکردنیانە نەک ئەوەی کە ئێمە زانست لە دۆڵێکدانین و مەسەلەن با بڵێن دینیش یان معتەقەدەکانیشمان لە دۆڵێکی تران نە هەمویان یەکان گیرن لەگەڵ یەکە و هەمویان بەیەکەوەن و تەکمیلی یەکترەکە واتە قەیومیەتی خوای پەروەردگار ئەوەمان پێڵێ کە خوا سوبحانە وتعالە ئەم گردونە بە شێوازێکی هەڕەمەیی بەڕێوە نابە بەڵکو ئامانجێکی هەیە تەنانەت گردێکە ئەجوڵێتەوە ئامانجێکی لە پشتەوەیە کە ئەمە ئەتوانێت بە عەقڵێکی سادە و سەلیم و بێ ئەوەی کە زۆر لە خۆت بکەی ئەیبینیت لە ژیانی مرۆڤیشە ئەو شتە بەدیەکەی بۆیە بە تەواوەتی وایە خوای پەروەردگار حکمت و دەسەڵاتی خۆیمان پیشانەدا و هەندێک جاریش ئەمان ترسێنێ و بۆ ئەوەی کە دەسەڵات و توانایی خوای پەروەردگار بەرجەستە بکەین و بیبینین. زۆر باشەکە دکتۆر هەرەوەی کە نوێژێکی تایبەتی بۆ دانرا و کە پێویستە لەو ڕووداوەدا سوژدە بۆ خۆی باڵادەست بەرین ئەمەش بۆ خۆی گرنگیەکی تایبەتی هەیە لایەنی پیرۆزی ئیسلامدا ئەوەی مەبەستمانە بزانین کە ئەمڕۆ ئەم خۆرگیرانە ڕوودەدا بە نیمچەکراوەی ئایا بە دیاریکراوی شوێنێکی دیاریکراو هەیە لە هەرێمی کوردستاندا بە تەواوەتی بە دەربکەوێت یان پێشتیش ئاماژت پێکرد کە نابێت بە ڕاستەوخۆیی سێری بکەین مەبەست بە بزانم کە ئەمڕۆ چی بەکاربهێنین تاوەکو بتوانین سێری ئەم ڕووداوە بکەین ینی خەڵکی بتوانێت سێری بکات و شوێنێکی دیاریکراویشمان هەیە؟ خۆی بەنسبەت نوێژکردنەوە ئەگەر سێری نوێژ و عیبادەتەکانی موسڵمانان بکەی هەمووی پەیوەندی هەیە بە دیاردە فەلەکیەکانەوە یعنی ڕەبتە یعنی هیچ نوێژێک نییە هیچ عیبادەتێک نییە دیاردەیەکی فەلەکی دیاری نەکات هەموو نوێژەکانمان هەموو تەنانەت بە ڕۆژوبوونیش بۆ نمونە دیاردەی مانگی نوێ کراوە بە نیشانەیەک بۆ دەرکەوتنی ڕەمەزان و هەروەها بەیانیان کاتێک کە تیشکی خۆر بە شێوەیەکی دیار لە ئاسۆ دەرەکەوێت ئەوە پێوترێ فەجری سادق ئەوە مەسەن دیاردەیەکی فەلەکیە تەبان و دیاردەکانی تریش کاتێک کە خۆر ئەستونە بێ لەسەر زەوی ئەوە بێ بە دوای کە لا ئەداوە نوێژی نیوەڕۆێ ئەمانە هەمووی دیاردەی فەلەکین و ئاماژن بۆ ئەو نوێژەی کە تایە ئەکرێ بەڵام بەنسبەت ئەوەی کە ئایا لەکوێ بە تەواوەتی ئەبینرێ لە هەموو شوێنێکی هەرێمی کوردستانە هەر کەسێک بێوێ ئەگەر عینەکێکی تایبەتی خۆرگیرانی پێبێت یان بتوانێت فلتەرێک کە واتە فلتەرێکی هەبێ ئەلترافالت و ئاڕەکەی بۆ بگرێت و کەمێک تیشتی خۆرەکە کەم کاتەوە یان ئەوەی کە پێم وتی دوو مەقەبای سپی بگرێ بەدەستیەوەیان کون بکە و پشتی لە خۆر بێت لە هەر شوێنێکە ئەو مەقەبە بخاتە خۆر و دانێکیان لە بەردەمی خۆیان دای بنێ سیرەکات دیسکی خۆرە بینێ و دیسکی خۆریش سیرەکات لە کاتی دوای بە تەواوەتی لە سەعات یەکەوە لە دوای یەکونی و تر ئەو ناوە تەمەشاکە بەشێک لە خۆر ڕەشە بێت بە شێوەیەکی کەوانەی و ئەمە ئەتوانرێ بە وەکو دیاردەیەک بیبینێت کاک دکتۆر چەند کاتژمێر دەخایەنێت ئەم دیاردەیە لە یەکەوە تقریبا تا 33 دقه ینی حسابی بکە تقریبا 2 ساعت و نیوێکی 33 دقه دوو کاتژمێر و نیو کەمێک زیان بەڵێ زۆر باشە مامۆستا زۆر کاتێک بینیومانە کە خەڵک شیعە بەکارهێنێ بۆ سیرکردنی دیاردەی خۆرگیران ئەمە لە ڕووی زانستیەوە تا چەندێک ئاساییە و زیان بە چاوی ئەو کەسە ناگەیەنێ خۆی دیاردەیەکی باوە لە هەندێک وڵات ئەوانەی کە تیشتی خۆر کەمێک لارە
لەوە ئەچێ کاریگەری لەسەر چاو کەمتر بێ بەڵام ئێستا لە هەندێک ئەگەر بە شێوەیەکی سنووردار و بە کەمی بەکاربێنرێ بەڵام بە هیچ شێوەیەک باش نییە بە ئەشعە بەکاربێنرێ بەڵکووە پێویستە بە غێر مباشر واتە لەسەر شاشە بیبینیان عینەکێکی تایبەتی خۆرگیران بەکاربێنرێ ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێ لەوە چه کاریگەری لەسەر چاوی مرۆڤەکە بە تایبەتی ئەوەی کە تۆڕی چاوی لاوازە یاوە خود هەندێک جار تیشک بە گۆشەیەکی ڕێک مەسەن لەو کاتەیە بە تایبەتی لە سعات یەک و ئەو ناوەیە کە گۆشەی لێدانی تیشک ئینتێنسیتەکە زۆرە ئەوە زۆر خراپە و لە هەموو کاتەکانی تریشە بۆیە نسیحەتی کەس ناکەین کە بە ئەشیعە سەیری بکرێت. زۆر باشە کاک دکتۆر ئەو دیاردەی خۆرگیرانی تەواوەتی کە لە ساڵی 99 ڕوویدا باز لەو دەکرێت پێوەرە فەلەکیەکان باز لەو دەکەن کە دوای 59 ساڵ ڕوودەدات واتە ساڵی 2010 بۆ شازە دووبار لە هەرێمی کوردستاندا ڕوودەداتەوە ئەمە بۆ چی دەگەڕێتەوە لەسەر چه ئەساسێک ئەمە دیاری کراوە؟ بەڵێ خۆی وەکو پێم وتی ئەم دیاردەیەشی پردکتەبڵەواتە ئەتوانرێ جەدوەلی خۆی هەیە ئەتوانی بە پێی قیاساتی فەلەکی ئەتوانرێ بە دەقیقی ئێستا بۆ نمونە هەر لەم ساڵە دیاردەیەکی خۆرگیرانی تەواوەتی لە خواروی ئەمریکایە ڕوئەدات ئەگەر هەڵە نەبمیان لە کۆتایی ئەم ساڵیان لە سەرەتایی 2024 واتە ئەم دیاردەیەشی پێشبینی کراوە بۆچی لەبەرەوەی کە خولگەی خولانەوەی مانگ زانراوە و خولگەی خولانەوەی زەویش بە دەوری خۆیان بە هەمان شێوە زانراوە لەبەرەوە ئەزانرێ دوای بۆ نمونە 20 ڕۆژی تر ئایا مانگ ئەکەوێتی چۆوە و زەویش لەکوێیە بێت و وەستانی یا بڵێن شوێنەکانی خۆر و مانگ و زەوی بە چرکە و بە بەروار هەموو کاتێک زانراوە بۆیە ئاساییە تۆ بزانرێت مەسەرەن بۆ نمونە مامۆسای شارەزووری لە کتێبەکەی خۆیان چەند ساڵ لەوە پێش لە هەشتاکانە مەسەن و کتابەی بڵاو کردەوە کە باز لە خۆرگیرانەکەی ئەم دواییەی کردووە لە هەرێمی کوردستان لەبەرەوە لە ناو جەدوەلە فەلەکیەکانە دیاری کراوە تەنانەت ئەگەر بۆ نمونە من هەندێک دیاردە هەیە کە داپیرەکانمان باپیرەمان مەسەن باسییان کردو خۆرگیرانێکی تەواوەتی ڕووی داوە ئەوان کاتەکەی نازان بەس ئێمە بۆی جەدوەلە فەلەکیەکەەوە زانی لە چۆنەکە ڕوویاوە زۆر کەس دەتوانێت بە ئەو دیاردانەوە دیاری بکرێت بۆ نمونە ئەڵێ من لە باخەکەی خۆما بووم ساڵێک خۆرگیراوە مناڵەکە مەسەن تەمەنی ئەوە نەبووە بالفعل ئەگەر ئەو کاتە سێری جەدوەلە فەلەکیەکە بکەی ئەزانی مانگی کەی و لە چه ساڵێکە ئەو دیاردەیە ڕووی داوە بۆیە دیاردەکە بەکو پێم وتی لەبەرەوەی کە خولانەوەی کاتی خولانەوەی مانگ و خولانەوەی زەوی هەمووی دیاری کراوە بۆیە ئاسانە ساڵ و کاتی و تەنانەت چرکەی ڕوودانەکەش دیاریەکرێت. باشە مامۆستا ئێوەکو بەشی فیزیا لە کۆلێژەکانی زانستی ناوزانکۆکان و هەروەها ئەو کۆمەڵە فەلەکی کە لە هەرێمی کوردستانە هەیە تا چەندێک گرنگی ئەدەن بەم دیاردەکانە و کاتی ڕوودانی و چۆنتی خۆپاراستن و چۆنتی خۆ ئامادەکردنی بۆ خەڵک ڕوونەکەنەوە یاخود قوتابیانی نێو زانکۆ بە تایبەت بەشی فیزیا تا چەند دەتوان ئەم ڕووداوە سوودی لێوەربگرن لە بابەتی توێژینەوە و وانەکانیاندا. من خۆشبەختانە ئەم ساڵ وانەی ئەسترۆنۆمیڵم بە قۆناغی سێی کۆلێژی پەرۆدە لە زانکۆی سلێمانی لەگەڵ خوێندکارەکانمانە بەتەماین یعنی سعات 1 بۆ 3 ئێڤنتێکی فەلەکی دروست دەکەین و هەندێک ئامێری سادا هێنینە دەرەوە هەر لە گۆڕپانی کەمپی کۆن لە زانکۆی سلێمانی بۆ خوێندکاران و تەنانەت مامۆسایان و ئەو فەرمانبەرانی دەتوانن بێن سێری دیاردەکە ئەکەین و بۆ شاشەدا ئەنین و ئەوەی کە لەبەر دەستمانێت تەڵەنشتی سادە هەندێک ئامێری سادە دروست دەکەین بۆ ئەوەی کە دیاردەکە تلسکۆپ هەیە لە زانکۆکەتاندا؟ وڵای تلسکۆپ ئینی زانکۆ نییە بەڵکو لە دەرەوە ئیستیعارەمان کردووی مامۆسایەکی دکتۆرێکی بەڕێزە لەگەڵ هاوڕێی خۆمانە
داوینەتێ بەڵام تەوان ئاگادار بە تەلسکۆپ نابێ بەکاربێنێ سەیری خۆرگیرانی پێ بکرێ بەڕاستەوە خۆچکە ئەزانم بە زۆر جار بینیومە ئەیە شتێکی دیکە تەلسکۆپەکە فلتەرێک لە بەردەمیا دایدەنێن بەڵێ ئێمە تەلسکۆپ بەکارێنین ئەیخێنە محاولاکەین بیخێنە سەر شاشەیەک بەڵێ و لەسەر شاشەیەک پیشانی بین تەوان شاشەی دیجیتاڵی نانی شاشەیەکی ئاسایی بۆ نمونە مقەبایەکی سپی بێ یان شتێک ئاوا بۆیە ئەو هەوڵە دێن بە ناڕاستە و خۆ دیار دەکە پیشانی هاوڕێیانمان لە کەمپی ناوشار لە زانکۆی سلێمانی ئەو دیاردەیە خەینە ڕوو ئینشاڵڵا هەوڵە دێن شتێکی باش بکەین. بەڵێ مامۆستا ئێمە زۆر سوپاسی ئامادەبوون تەکەین سوپاس بۆ زانیاریەکانێک کە ئەمڕۆ لە زانکۆی سلێمانیەوە لەگەڵمانە بووی زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد ئەحمەد شارەزا لە بۆواری فیزیا. زۆر سوپاس دەکەین سوپاس بۆم دەرفەتە. بەڵێ ئەزیزان هاوکارانمان ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین شارە زوورە سەبارەت بە بەرزڕاگرتنی یادی لەدایکبوونی پێغەمبەری خوایە بینەرن. هەموو جیهانیان درود و سڵاوات لە ڕۆحی پاکی نورانی پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم. عزیزەکەم چاوەڕێین و لە پێشوازی و پێسەوەرین شاد و خۆشحاڵن خەڵکی ئەمناوە بۆ ڕێزلێنانت هەمووی وەستاوە ئیمانیەکە وەزانای خەلەف. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بەخێرهاتنی جنابتانەکەم یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا لە تەواوی مرۆ جیهانیان پیرۆز بێت چونکە پێغەمبەر بۆ جیهان بوو نەک مسلمانان بە تایبەتی مسلمانش بەڕاستی ڕەحمەت بوو ئاراستەی بەهاشت. فعلا ئێمە بە زیندوکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا دەست پێ بکەین لە دەوڵەتداریمانەوە لە وەزارەت و لە ڕئیس و گریسمانەوە ئەوترێ لە قاعید و قەواعیدمانەوە لە ڕئیس و بەرپرسمانەوە حتا وەکو یەتە خوار گشتمان پێویستمان بە پێغەمبەری خوایە بست بە بست وشە بە وشە ئیقتیدا بە پێغەمبەری خوا بکەین بۆ بەختەوەری دنیامان و بۆ سەرفرازی قیامەتمان. زیندوکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شوێنکەوتووی پەیامەکانی فەرمایشتەکانی بەشێکە لەم ئاهەنگە بەشێکە لە حوبی پێغەمبەری خوا کە بۆی دەربڕین. کۆی ژیان پێویستمان لە دراوسێتەوە لە دراوسێتی لە کردن و فرۆشتمان لە بەیع و معاملەمان لە بەخێوکردنی ماڵ و منداڵمان لە هاوسەرداریمان لە دەوڵەتداریمان لە پلە و پۆستمان لە هەموو ئیشێکە پێویستەکە شوێنبی پێغەمبەری خوا گرین بۆ ئەوەی هەم سەرفرازی دنیا بین هەم لە قیامەتیشا بەختەوە بین. سپاس بۆ جەناب. عشقی محمد سوره رنگم بدن صلوات لدیداری محمد سلامی خوال دیداری محمد لآل بیت یارانی محمد لآل بیت یارانی محمد. مدارات و ژیان لەسەر زەویە و لە بینی مسلمانان و لە بینی کافەی ناسا بە ڕەوشتەکانی پێغەمبەری خوایە و بە فەرمودەکان و بە ئاکارەکانیەتی وەکو لە دراوسیا لە ژیان لە بازارکردنە لە ژیان لە چوون بۆ مزگەوت و لە معاملاتە هەر هەمووی بە پێی سونەتەکانی پێغەمبەری خوا بێ. پێغەمبەری خوا شتێکی بۆ بەجێ نێڵاوین کە فەراغێکی تیا بێ لەم سەرزەویە ئێمە ئیلا سونەتێکی پێغەمبەری خوای تایە و مدارەتێک و ژیانێکی لەگەڵا هەیە ئێمە ئەو سونەتانە تەطبیقین. ئەم جۆرە ئاهەنگ و کۆڕانە بۆ جۆشدانی جەماوەر و جۆشدانی جەماوەری ئیسلامی دۆستە هەتا بتوانین بەم جۆرە وزە و تینێک بە خەڵکە مسلمان و دین پەروەرەکەی خۆمان بدەینەوە شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەوەیەکەوە چی هێناوە ئەو پەیامەی کە هێناوێتی کە بریتیە لە مرۆڤ دۆستی کە بریتیە لە مرۆڤ سەروەری کە بریتیە لە خواویستی و خۆنەویستی هەڵگرتنی هەنگاوەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە وحیەوە هێناوێتی ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئێمە بین بە خۆشەویستی خوا و خۆشەویستی پێغەمبەرەکە ئینشاءالله. پێویستە ئێمە وەکو مسلمانان کە پێشەوایەکمانەیە پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم کە پێشەوامانە پێویستە هەموو وتەکانی ڕەچاو بکەین و لەسەر ئەو وتانەی ئێمە ژیان بەڕێوە بەرین. ئەم دەنگەیانێ هیچ کەس نییە غەیری خو ئەو بەس نەجات دەری هەموو کەس لا إله إلا الله مولاي صل وسلم دائما
بەڵات زان و خۆشەویستان لە هەورامانیش یادی مەولود و لە دایکبوونی پێغەمبەری عزیزمان صلی الله علیه وسلم بەزڕاگیرا لەوێ ئاهەنگێک ڕێکخراوە بۆ مسلمانان و کۆمەڵی مامۆستای ئاینی باز لە خۆشەویستی پێغەمبەری عزیزمان دەکەن صلی الله علیه وسلم پێکەوە بینەری بیتێک دەبین لەو بارەیەوە. یاخوا هەموو لایەکتان بەخێر بێن بۆ یادی لەدایکبوونی فەخری کائینات حضرتی محمد المصطفى صلى الله عليه وسلم. کەسی هەر شامێ بە یادی دەوڵەتی ئەسراکە گەر تەسەورکە مەسیحی تەختی عەرشی عەزەمی تا ئەبەد تەرکی بەیانی ڕەفعەتی عیسا دەکات. دنیا و قیامەتمانە ئێمە ئەمڕۆ یادی ئەو پێغەمبەرەکەینەوە کە خوا لە وەسفیا فەرموێ فەرمووی پێم خۆشە لە غەیری خۆم گوێم لێ بێ ئەفەرمێ دەستی کرد بە خوێندنی قورئان. هزار سڵاواتێکی گیان و پاک و پێغەمبەری عزیزی عەلەیهی سڵات وەسەلام ئا پێغەمبەرەوە شەویستە فەرماوە هەر کەسێوە سنەتەکە و من زین نەکەرەوە ئانە منش وەشگەرەکنا و هەر کەسێوە منش وەشگەرەک بوو ئینا چەنیم جەبەهەشتنە ومن أحيا سنتي فقد أحبني ومن أحبني كان معي في الجنة وفرماو دل باكي برامبر بخلقي أنا جسنتكاو منا فرماواش وذلك من سنتي كواتا إما بيني پیغمبر صلى الله عليه وسلم بحق وش ما قرق بو مشم دل ما باك بو برامبر بخلقي وأنا تشبو بسبب أنا كفعلا سنتك ما زين كردنو وإن شاء الله بيمي باكسا كخدمته پیغمبر عزيز نبي صلى الله عليه وسلم نور وشمكاما دلي بهشتينه بارمتي خواي قوري خوا بنسيب ما كرو يا خوا. رفيقة بام في دياره صديقة بام في ديقوت رفيقة بام في دياره صديقة بام في داي عدل عدالته عمار كره فطابت بام ديار يادي پیغمبر عظیم صلی الله علیه و سلم واجب لسر همون مسلمان براسي كبرز وبنرخ وبقيمة رايقري چونكي پیغمبر اسلام صلی الله علیه و سلم پیشوای مروبایتیه براسي ما مستعی مروبایتیه رپیشاندری مروبایتیه لبروي ما همون من خلزاري پیغمبر اخوان صلی الله علیه و سلم چونكي ما پیغمبر اخوا گیاندین براسي بم مرتبه بم پلو بم پایه كيس الدين وهل مسلمانتي والدين داري من هالبجاد وبراسي جار فرض لسر همون من واجب لسر همون رزي توابي لي بقري يا دكاني برزنر بنرخينين مانگی لدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کوردەواری هەمووی وەک عادەتی جارانی خۆی ئەم یادە بەرز و پیرۆز ڕادەگرێ ئەم یادەش بۆ خۆی مانایەکی هەیە ئەو مانایە هەیە کە دوجار لدایکبوونی پێغەمبەر کە ڕەحمەت للعالەمینە ئێمەش وەک کۆمەڵگەی کوردەواری سود لەم یادە ببووین وەکەوەی برایەتی و تەبایەتی و خۆشەویستی لە نێو یەکترا زیاتر بکەین بەدەم یەکەوە بین پێکەوە بین پاشان شوێنکەوتنی دینی حەق شوێنکەوتنی ئیسلام بە شێوازێکە لە خزمەتی ژیان و کۆمەڵگا و کوردەواریدا بێت. پەی تۆ شێتەنان حاڵە دەوانان پەی تۆ چەنیوێم هەرگفت و بۆ من خوا مزان و عارەزووی تۆ من چێشن باشەوێ دەشەوان باوان چێشن باشەوێ دەشەوان باوان تۆزی پات ساوی بە سورمەی چەمان چەموە تۆزی پاڵ وەڵڵا ڕازیەن چون نەسیمی گوڵ شای حیدازیەن هەی وەش بە حاڵم چون توم هەن باوان چ باک لە تەقسیر جەگونا و تاوان أفرميت إن الله وملائكته يصلون على بەڵێ عزیزان لە شاری پێنجوێن یەکێک لەو بەرهەمانەی کە تایە ئەچێنرێ یەکێکە لە بەرهەمە کشتتوکاڵیەکانەویش پەتاتەیە یەکێکە لەو خواردانەی کاکدانێت کە
لەژێر زەویە پێگات و داوە ئێمە ئیسفادەی لەکەین و ئەیخۆن هاوڵاتیانی ئەوێ یاخود جوتیارانی ئەوێ خەریکی ئامادەکردن و کۆکردنەوەی پەتاتەن هاوکارانمان بیتێکیان بۆ ئامادەکردن و بینەرەوی. لە قەزای پێنجێن چەند ساڵێکە کشتتوکاڵ بەری بێراوە بە عام بەرهەمی پەتاتەش ساڵ بە ساڵ لە زیادبوونایە ئێمە ساڵانە بەرهەمێکی پەتاتەی زۆرەکەین. سەرەتای دەستپێکردنی بەرهەمی پەتاتە ئیتر عادەتەن پێنجێن لە دوای یەکی پێنجەوە دەستەکرێ بە زەوی شێڵاندن و حازرکردنی ئەتوانین لە یەکی پێنجەوە بەرهەمی پەتاتە بکەی هەتا یەکی 6 دوای ئەوە 4 مانگی پێچێ پەتاتەشمانەیە کەمتری پێچێ بەس ئامی پەتاتە 4 مانگی پێچێ و ئەوە تا ئێستا خۆتان لێران کاتی هەڵگرتنەوەیەتی. پەتاتەی پێنجێن بە ئامی بە جنوبەوە بە عێراق بە کولەن لە پەتاتەی پێنجێن ڕازیە لەبەرەوەی پەتاتەی بەڕاد تامی ئەم پەتاتە تازە نایەکە ئێستا دەریێت ڕاستە خۆچێتە بازارەوە بەس ئێمە کێشەی ساغبوونەوەمانەیە کێشەی حدودەکانمانەیە کە بۆ منە لە حدودەکانە پەتاتە بێ ئێمە پارە ناگایان ئێستا حالیان لە خانەقینەوە ناتوانین ئێمە پەتاتە داخڵکەین بە مەجبوری لە هەرێما بیفرۆشین یان ئێستا بەڕادمانەیە پەتاتەکە نیوەیەکەینە بەڕادەوە نیوەشی بۆ هەرێم ئیتر تا کەی هەرێم پێویست بێ وردەوردە بیخێنە بازار بەپێی داخوازیەکە کرێگارەکە ئەگرین ئەگەر ڕۆژێک مشتری 50 تەنمان بێ بەپێی 50 تەنەکە ئیگرین ئیتر ورد بەجیا قەوی بەجیا ئیتر ئەگەر بازاری سەریع بێت ئێمە گەینە علاگەوە بۆ بازاری سەریع ڕاستەخۆ ڕۆژە بچێتە بازارەوە بفرۆشی ئەگەر بازاری خاو بێ ئێستا کە کێشەمانەیە بۆمان ساغ نابێتەوە ئیکەینە شەبەکەەوە لە شەبەکەی خراپ نابێت هەڵیەگرین لە بەڕادا هەر ڕۆژانەی خێنە بازارەوە پێی پێویستی بازار. کرێکاری ئەم دەشتا هەمومان خەریکی ئیشکردن و خەریکی فەلاحەتی ئەوانین زۆرین وەجبەمان زۆرە وەجبەمان هەیە خەریکی هەر لە سەرەتای ئیشکردنەوە وەجبەمانیت بۆ نمونە بۆ شەتڵیانە بژارە دوای چنینەوەی بەرهەمەکانە دوایی ئەروە بێتە سەر ئەم پەتاتە دەخوا بە زیابێ خەڵک زۆر ئیسفادەی لەکە هەتاوەکو لە خوارەوەی ناوچەکانمانوێ لە دەشتی شارە زورۆ لە سلێمانوێ لە هەڵەبجەوە لەوانەوە خەڵکێت لەخوا بە زیابێ ئیسفادە هەیە و باشیش ئیشێکی باشە لەخوا بە زیابێ نەوەڵا هیچ ئایبەیەکی تیانە کارکردن هیچ ئایبی نییە و لەخوا بە زیابێ هەمومان هەر خەریکی ئیشکردن و زۆر لە حکوومەتی هەرێم باشترە. تۆڵانەژی زانیی ناوە هاو پێم نەوەڵا بیرم نەبوو پێ بڵێم خۆ هاو یەکسەر ڕۆشتۆ نازام ئیشی بوو ویستیژم ڕای گرم بەس ڕووی ئەگەر مەزبوطی زۆری پێ ناچێت بە قوربانم بەخوا ئێمە لە سەیسایەقەوە هاتوین زۆر یاکارێکی ئاسان و خۆش و بێزەحمەتە زۆر بە شانازی ئەمە کرێکاری شانازیە ئێمە تقریبان 20 کرێکارین وەکو برا هەمومان وەکو برا یەن دەستێ سایەقۆیین و ئەگەڕێنەوە وەڵا کارێکی ئاسانە کارێکی مرتاحە خۆشە هەمومان وەکو برایەکین 20 کرێکارین لە یەکتری ڕازین کارێکی خاوەن ئیشە کارەکەشمان پیاوێکی محتەرەم و ڕێک و پێغە ئەو داناومە
تۆڕە نابڕێتی یەکی قسە واجێ مێڵن پارەی پێدریا ئێرە گوندی وێنەیە سەر بە ناحی گەرمکی قەزای پێنجێنە لێرە ساڵانە ڕێژێکی زۆر پەتاتە لەم دەفەرە و لە سنووری قەزای پێنجێنە ئەکرێت ئێستا ئەم ساڵەکە بە ڕێژێکی زیاتر لە جاران پەتاتە ئەکرێت و خەڵک دەستی بە ئەم کارە کردووە ساڵانە ڕێژێکی زۆر زۆر لێرە بەرهەمیت ئێستا ئەم ئەرزێ خۆمانتیایە نزیکەی 400 تەن پەتاتەی تایە و هەموو ڕۆژێک 30 کرێکار تا 35 کرێکار لێرە سوودمەند دەبێ بەشدارە بێت لە هەڵگرتنەوەی خواردنێکی سەرەکیە بەڵام لە ئێستا کەمێک بازاڕی قورسە بەهۆی زۆریەوە هاوردەش نییە لە وڵاتە بەڵام کەمێک زۆرە و تۆزێک بازاڕی قورسە لە سەرەتاکانی مانگی پێنج و دەست پێکرێت هەر بە تاسیساتی ئاو و بە مۆلیدە و بەگاز و بەشتۆ تێچوویەکی زۆر زۆری هەیە یعنی ڕێژەیەکی زۆر زۆر لەسەر فەلاحەکەوێ ئەمە لە دواییشە بازاڕێ نەبێ بۆ ساختکردنەوەی مەجبورن بە خاوی و بە هێواشی بکەونە بارکردنی و باریکردن لەبەرەوە تووشی خەسار نەبێت بە جۆرەکەی لە بازاڕە خواستی زۆر لەسەر ئەمە جۆری دیاریکراو نییە پەتاتە تووە هەر چۆنێک بێت کێنن ئەیکەنەوە بۆ ساڵێکی کە بەرهەمێکی باشی ئەسپاس بۆخوا ئەتوانین بە ڕێژێکی باش بازار پڕکاتەوە و ئەگەر خوابیکە بازاری هەبێت ئیسفادەی لەکرێت ئەگەر هاوکارمان بێت بە ڕێژەی لە 180 ڕخساوە بۆ سنووری پێنجێن و قەزاونەحەکانی دەوروبەری خەڵکانێکی زۆر سەردانی ئێرەکەنیسە لێرە لە یەزیدی لێتی عەرەبی لێ کوردی خۆمانی لێ ئێرانی لێتیاتی تەنانەت لە ئەسفهان و لە کرماشانەوە هاتووە لێرە ئیشەکات و لێرە سایق مەکینەیە پەتاتە دەرێنێت زۆر خەڵکی ئیسفادەی لەکە لە قەزای سەی سادقۆ لە هەڵەبجۆ لە شارە زورۆ لە زۆربەی زۆری شوێنەکان و لێرە سوودمەند دەبن لەمیش دوبارە سڵاوتان بێت هازان دەچینە لای پامێرمان ئازاد ئۆمەراوایی لە سۆران و لەگەڵمان نابێت زانیاریەکانی ڕۆژمان لێ بۆ دەگوازێتەوە کاگازات سڵاوی خوازێ بێت دوایین زانیاری و چالاکیەکان چین لە سۆران بەڵە کاک دانیار سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێت کاک دانیار منامەوێتن ڕەوشی کەشەوای سۆران و ڕێژەی بارانبارینی ستەمبۆژ ڕابردوو لە سۆران بخەمەڕوو دیارە لە ڕۆژانی 21 و 22 مانگ کە شەپۆلەشی بارانبارین ڕووی لە هەرێمی کوردستان کرد دیارە لە سنووری ئیدارەی سۆران ڕێژەی بارانبارین لە قەزا و ناحیەکانی بەم شێوەی خوارەوە بووە سۆران 8 ملیم پۆین 3 بارانبارینی لێباریوە لە ڕۆژانی 21 و 22 مانگ هەروە قەزای چۆمان 28.5 ملیم ڕەواندوز 10.3 ملیم بارانی لێباریوە و مێرکە سۆر 9.5 ملیم باران باریوە هەروەها ناحیەی سیدەکان 8 ملیم بارانی لێباریوە و ناحیەی خەلیفان 9.8 ملیم باران باریوە و هەروەها لە بەرزێوە 8.9 ملیم باران باریوە دیارە ئەم ڕێژە بارانبارینە دوو ڕۆژ بەسەر یەکەوە کەوا بارانباری بەگوێرەی چووبەرەکەی خۆش بێت کاگازاد وابزانم هێشتا سەرما ماوێتی سەرما نهاتوە وایە تقریبا کاک دانیار ڕەوشی کەشت و هەوا خەڵکی کردووە لەگە ڕۆژانی ڕابردوو بە تایبەتی خۆی ئەو بارانبارینە لە شەوان لە چاردی کردووە لە ئێستا بە تایبەتی لە تکای هەڵبردە ناو کوێستانیەکان بەشێک بەفریشباری و بوتیاکانی سپی خۆشکرده بوو بەهۆی ئەم بەفربارینەمە وای کردووەکەوا کاریگەری لەسەر شارەکانی ناوچەکەش هەبێتن و پلەکانی گەرمادار بەزن بە تایبەتی لە شەوان پلەکانی گەرمادار بەزن و شەپۆلێکی سەرماڕووی لە ناوچەکە کردووە بەڵام هێشتا ماویەت کەوا سەرمای زۆر ڕوو لە ناوچەکە بکات کاک دانیار بنەمەوێ ئاماژە بەوە بدەم بکات لە ئێستادا لە دەبەرەکە لە قەزای چۆمان و ڕەواندۆز بەشە نەوتی هاوڵاتیان کەوادا بەشە کرد قاریان لە هاوڵاتیان وەرگرت لە ئێستادا کە ڕێژەیەکی زۆرە 2500 هەندێک ناوتە لە هەندێک ناوتە تاوەکو 140,000 دیناریشان لە هاوڵاتیان وەرگرتووە بەهۆی ئەم بڕەنەوتیان پێدا بەشکن بەڵام
ئەمە ڕێژێت زۆرە بۆ هاوڵاتیان بۆ یەک بەرمیلنەوەکەوا 4,000 یاخود لە هاوڵاتیان تایبەتی ناوترپێستانیەکانی سنووری ئیدارەی سۆران ساڵانە زستانێکی سەختیان هەیە پێویستی زۆریان بە سوتەمەنی هەیە هەندێک شوێن هەیە 5 بەرمیل تا 6 بەرمیل نەوت پێویستیان پێ هەیە هاوڵاتیانیش دۆخی داراییان خراپە و لە توانایاندا نیەکەوە ساڵان ئەم ڕێژە زۆرە سوتەمەنیە بۆ خۆیان دابین بکەن لە ئێستادا خەڵکێک زۆر پەنای بردۆتە بە بڕینی داری دارستانەکان بەڕاستی ئەمەش کاریگەریەکی زۆر خراپی لەسەر ژینگەی ناوچەکە دروست کردووە ئێمە بە دوواداچوونمان کردووەکەوە شوێن هەیە دارەکان کەوا تەمەنێکیان هەیە چەندین ساڵی پێویستەکەوا داری بەڕوو یاخود داری مازکەوە گەشە ئەکاتن بەڵام ئێمە بەهۆی پێنەدان تەمەنی بە هاوڵاتیان بە ناچاری پەنایان بردۆتە بەرەوەکەوە داری دارستانەکان ببڕنەوە کە بۆ وەرزی زستان بۆ خۆی پێبگەرمکردن بەڕاستی پێنەدانی نەوت بەپێی ئەوەی کە سۆران ناوچەیەکی سارترە بەراورد بە ناوچەکانی تری کوردستان و بەهۆی خراپی بارودۆخی ئابووری هاوڵاتیان و نەدانی بەشەنەوت بە خێزانەکان بێگومان ئەو حاڵتانە دروستە بێت چ دابینکردنی سەرچاوی سوتەمەنی جیاواز یاخود بڕینەوەی دار بەڵام لایەنی پەیوەندیدار هیچ جۆرە هەوڵێک ئەدا بۆ ڕێگریکردن لە بڕینەوەی داری ناو دارستانەکان یاخود خەڵک بەگشتی هەڵمەتێک هەیە بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە خراپکردنی ژینگە و سروشت و لەبری ئەمە سوتەمەنی پێویست بۆ خێزانەکانی سۆران و ناوچەکانی دەوروبەری دابین بکرێت بەڵێ دیارە حکوومەت سەرڕایەوەکەنەوت بۆ هاوڵاتیان دابین ناکاتن ڕێگری ئەکا بڵێن شتکە ڕێگری ئەکا لە بڕینەوەی داری دارستانەکان بەڵام کە ڕێگری ئەکا پێویستە حکوومەت یارم لە بەدیلی ئەو ڕێگریە بۆ هاوڵاتیان یاخود نەوتیان بۆ هەرزان بکاتن کە ئەمڕۆ لە قەزای سۆران بڵێن بەرمیلێک نەوت بە 165,000 دینارە کە بەڕاستی ئەمە خێزانێکی هەژار ناتوانێتن بەرمیلێک نەوت بەم ڕێژەیە بکرێتن بەرمیلێک نەوت لە کاتێکدا بۆ ناوچە ساردەکان بەشی 10 ڕۆژەکات بەشی 5 ڕۆژیان دەکات ناوچە هەیە 6 بەرمیل ئەم ڕێژە زۆرە لە نەوت بۆ خۆیان بۆ پڕە پارە زۆرەیەدا بکەن لە کاتی کارێمی کوردستان خاوەنی داهات نەوتا پێویست بوو لە سەرحکومەتی هەرێم هاوشێوەی ناوچەکانی خواروو ناوڕاستی عێراقەوە بە 10,000 دینار بە هاوڵاتیان بداتن بەڵام ئەم بارکانیەکی زۆری بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان و شاخەویەکان کوردستانی سۆران دروست کردووە کە ئەمە بارکانیەکی زۆرەوە ناتوان هاوڵاتیان بۆ ڕێژەیە دابینی بکەن بۆ وەرزی زستان سەرڕای ئەمەش لە ئیدارەی سۆران تاوەکو ئێستا قەیرانی غاز بەردەوامی هەیە هاوڵاتیان مانگانە شوێن هەیە تەنها یەک هەلێنە غازیان پێ ئەدرێتن کە ئەمەش کاریگەریەکی خراپیە لەسەر هاوڵاتیان هەروەها بەنزین تاوەکو ئێستا بەنزینی 800 دیناری کە لە سۆران دابەش ئەکرێتن هەیە تەنها یەک بەنزینخانە دابەشەکە سەرڕای ئەوەی کە هاوڵاتیان تاوەکو ئێستاش گلەییان لەسەر کوالیتی بەنزین هەیە کەوا لە ڕابردوودا چەندین کۆتمەبیل بەهۆی خراپی بەنزینەوە گریان کردووە سوودمان بەڵێمە زانیاریەکانی سەران زۆر سپاس بۆ پەیامێرمان کاک ئازاد ئۆمەراوایی لە سۆرانەوە لەگەڵمانەوە بەڵێ ئازان و خۆشەویستان ویتیەکی دیکەمان هەیە هەر سەبارەت بە بەز ڕاگرتنی یادی مەولود و لەدایکبوونی سەروەرمان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەحمەد ئاوا لە هەورامان پێکەوە بینەری دەبین. واجبە لەسەر هەموو مسلمانێک بۆەوەی سەرفرازی دنیا و قیامەت بێ باوەڕێکی پتە و قوڵی بە پێغەمبەری خوا هەبێ صلی الله عليه وسلم ئیمانەکەمان کامڵ نابێ هەتا لەگەڵ باوەڕ بەخوای تاک و تەنها و عیبادەت بۆ کردنی باوەڕیشمان بە پێغەمبەریەتی محەممەدی کوڕی عەبدوڵڵاه هەبێ صلی الله عليه وسلم ئەو باوەڕەوەمان لێ بکا کە بە گەورەی بزانین و پشتیوانی بکەین و خۆشمان بوێ و ژیان لەگەڵ سنەت و سیرە و فەرمایشتەکانیدا بەختەوەری بەدڵ و دەرونی ئینسانەدا جوانی بە ئینسانەدا ئەخلاقی ئینسان ڕازاوە ئەکا و ئاکا لە ئینسان لە ناو کۆمەڵگادا مەقبوڵی هەموو کەسێک بێت تەنانەت مەقبوڵی دوژمنەکانیشی بێ ئەو سەروەرە ئەمەندە سەروەتوێکی گەورەی بۆ بەجێ هێشتوین لە هەر بوارێکە لەو ژیانە دەستبەری
ئەو لە پێشی پێشەوە لە ترۆپ و لە لووتکەدا ڕاوەستاوە ئێمە چاوی لێ بکەین وەکو ئاوێنەیەکی باڵانما ڕۆشن و ڕوون و پاک لە بەردەمان ئاوەستاوە خۆمان ببینینەوە خۆمان جوان بکەین و ئارایش بدەین. ئەمێ بە پارچە شارێکی هەورامی دەست پێ بکەم کە هی بەڕێز خوا لێ خۆش بوو یاوەر هەورامە کە دەڵێت هەر کەس دیە بۆش گۆنای گەشی تۆ یان کەردە بۆش بۆ و گوڵزاری دجەنۆ یاخود ژنیە بۆش لە بزی شیرینت کە ڕۆژ بە فیدات سەرمایەی ژینش. بۆ یادی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئێمە پێویستەکە لە کردارمانە ئەم یادە زیندووکەین و نەک لە ڕوخسار. ئەم ئاهەنگەی کە ئێمە ئەیگێڕین ئەمە ڕوخسارێکە. بەڵام ئەگەر ئەم ڕوخسارە کردداری لەگەڵانە بێ دڵنیابن بە ئاهەنگێک و سەدان ئاهەنگیش سوودێکی وامان پێ ناگا. ئێمە ئەم زیندووکردنەوەی ئەم یادانە بۆ ئەوەیە شوێن پێ ئەو پێغەمبەرە وەرگین. باشترین شت باشترین کار ئەوەیەکەوە ئێمە بە کردەوەکانی پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم هەڵستین هەستین بەو کارانێکەوە ئەو فەرمانی پێ کردووە نەک تەنها ئاهەنگێڕان بەڵام ئینشاءالله ئاهەنگێڕانیش یەکێکە لەو چاکانە چونکە پێغەمبەری خوا خۆی ئەفەرمێ صلی الله علیه وسلم عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير. ئینسانی باوەڕدار ئەفەرمێ سەرم سڕماوە لە کارەکانی وتیان چۆن ئەی پێغەمبەری خوا فەرمووی هەچ کارێکەوە ئەیکا مادام لە سنووری شەرع دەرناچێ شتێکی باشە هەمووی بۆی ئەبێتە چاکە و چاکەکاری. هەڵازان دەچنە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. عزیزان دووبارە سڵای خواگەورتان لێ بێ دیارە ئەم تۆرەمان توزێک تۆرێکی ڕەنگاڕەنگە کاک دانیال لەبەرەوەی کە باسی جلی کوردی و دیزاینی جلی کوردی و جلی قەدیمی کوردیەوانی کە دایک و ننک و پورەکانمان لەبەریان کردووە لە زووە ئێستا بە شێوازێکی نوێ دیزاینی بۆ کرێتەوە یاخود بە جۆرێکی تر بەم قماشانێکی ئێستا هەن هەمان ئەو
جلانە ئەدورێنەوە نێو خانمانی ئەم سەردەمەش بەکاری ئەهێنەوە لێرە خاتونێکی دەستڕەنگین کە خەریکی دیزاینکردنی جلی کوردیە میوانمان ئەمڕۆ زیاتر قسایکەین لەو بارەیەوە لەگەڵ خات و ئۆژین ئیبراهیم دیزاینەری جلی کوردی خاڵی لەگەڵتان بەما خۆش سەردا بوو ناسین بزانەکین بە ناوی خۆم و ستافیا قوتگەلەری و سپاسانەکەم بۆ ئەم میواندارێ جانە بۆم کەناڵە جانە من نام ئۆژینە خەڵکی شاری سلێمانی خەریکی ئەم ئیشە ماوەی چەند مانگێکە فەرمون خەڵکی زیاتر بۆچی ئەم مۆدێلە کۆنیا خودت ئەم شازە جوبەرگە کۆنە سەری هەڵاوەتەوە خەڵک زیاتر گرنگی پێ ئەدات لەبەر جوانەکەیتی یان وەکار چیەکە ئێستا مۆدیلی هاتوتەوە ڕاستێکی ئەوەی باسی کەم نم چەند ساڵی دواتر زیاتر مۆدێری ئەم جلە کۆنانە هاتوەتەوە خۆی وەکو بڵێ پێشتر ئەم پارچانە بەکار هاتەوە بەڵام بەهۆی بزروف و بارودۆخی کوردستانە بەشێکی زۆری نەماوە فەوتاوە ئیتر ئەوەی کەماوەتەوە دانەدانەیە و کوشتێکی کلاسیک و کۆنیلاتۆ لە ماڵەکانە کەمە واتە کارگە نییە ئەمانانی بدووریەمان هەری کۆنە مەسەرەن ئەم قماشە کۆنانە ئەوانەی کە لە دایکم و پورەکانتان ئەوانە بەکاریان هێناوی ساڵی هەشتاکان و نەوەکان و هەفتاکان هەنێک کە زێ زۆرە پارێزێت هەڵی کردو ئیتر منیش بە حکمی ئەوەی کە پورم هەیە و پورەکان و زۆر و دایکمان جلوبەرگی کوردیان زۆر بەکارهێناوە و هەڵیان گرتو بۆ ئێمە ماوەتەوە ئەوشی کە نەبووە هەڵەما بەدەستی بێنم زۆر باشە خەت ئۆژین ئێوە زیاتر چی ئەکان یان خۆتان ئەم جلانە ئەدورێن یان بۆتان ئەدورن و ئێوە نەخشونیگاری لەسەر دروستەکەن کارەکانی ئێمە کە لە ئێستایکەین ئەوەی کەوای کردو جیاواز بێ ئێمە زیاتر ئەم پارچە کلاسیکان و کۆنانەی کە ماونەتەوە بە حکمی ئەوەی کە وەکوتم ئێمە جلوبەرگی کوردیمان زۆر زۆر بوو دەستمان بەم کارە کرد ئەوەی کە دوان بوو یان سیان بوو پارچێکمان بەخشی وەکو بەخەڵە وتمان با خەڵکیش بێبەش نەبێت لەو پارچانە و لەو شتە جوانانەی کە ماون ئەوە شیکە نییە ئێمە لە ئێستا لە هەوڵی ئەوەیین وردە وردە ئەوانی کە نەماوە هەوڵی بن دروستی بکەینەوە لەگەڵ ئەوەشە پارچی تایبەتی ئەهێنین کە نزیکە لەو قماشە کلاسیکانەوە بە تایبەت پارچەی هەندی ویستمەوە بڵێم ئێوە هەنێ قماشە بتوانن ئەو نەخشانەی کە کۆن هەبوو بیخەنەوە سەر ئەو قماشە وەکو قماشی ینی جارانی لێبێتەوە ئەمەژەر ئەنجامی دەدەن بەڵێ سبوونمونە ئەو پارچەشینە زۆر نزیکە لە قماشی هاشمی جارانەوە ئەوەی شتەکانی قماشی جاران ئەوەی جوان بووە هەرێک کەونایەکی تایبەتی خۆی هەبووە تۆ ناوە نازانی؟ بەشی زۆریان نەزانم بەپێیەکەم ئەم پارچانی کە دامان ناوە لێرەیە توای ناوەکانیانمان پێ بڵێ ئەم شینە ئەم کراسە شینە کاڵە قماشی سەرچماریان پێوتوە ئەم گوڵ ئەم پەمەیە فولەکەیە پێمەتەوە مستەشار ئەوە ڕەناوڕەنە سەوز و سوورە کەوای زیگزاکە قماشی زیگزاکە کە زیاتر لە ساڵی هەشتاکانەوە هاتووە بۆ کوردستان ئەمەش هەر زیگزاکە ئەم سەوزە تۆخە ئیتر ڕەناوڕەنی هەبووە هەچ کەسۆ بە ئارەزوی خۆی و بەدڵی خۆیان ئەو کاتە ئەوان هەڵبژاردەوە یەکێک لەو شتانی کە جلوبەرگی کوردی پێئێناسرێتەوە ڕەنگاوڕەنیەکەیەتی ئەمە تا چەندێک لەو دیزاینانەیە ڕەنگی داوەتەوە کە ئێوە ئێستا دروستیەکەن بێگومان ڕەن زۆر زۆر دەورە بینە بەڵام لەگەڵ ئەوە شاکێتەوە سەر حەز و ئارەزوی تاک لەوانەیە من حەزکەم دووسێ ڕەن تێکا بکەم هەنێک کەس ئەو حەزەی نییە حەزەکە تەنها ڕەنێگیان لەسەر داواکاری ئێمە لەسەر تەڵەبی کڕیارەکانمان ئیشەکەین چۆنی بێ و چۆنی حەز دەبێت ئەوەی بۆ ئەکەین زۆر باشە ئەگەر ئاماژەیەکیش بەم جلە بکەین لە تەنیش خۆتە ئەمە هەر قماشێکی سادە بووە ئەو چنینەتان لەسەر ئەنجام داوە؟ بەڵە ئەمە کراسی تاوسا لەگەڵ هێلێکی زیگزاگ هی ساڵی نەوەکانە یەکەم پەرلەمانە ساڵتەکە ئەمەش خۆمان دیزاینمان کردووە دیزایانی تاوسا کە بە شێوەی هێلک و شێوەی جانتاشمان بۆ دروست کردووە و تایبەتیەک بە ئیشەکەی خۆمان ئێوە ئەفوکاگدانیان ئێوە جگە لە جلوبەرگیش جانتاش دروستەکەن؟ جانتا دروستەکەین و شتی تایبەت جانتای کلاسیک ئەوانەی کە حەزیان بۆ شتی کۆن و قەدیم هەیە ئێمە ئەوانە ئەهێنین بەس ئەو دیزاینەستەکەم جیاواز بێت سەنا ئەو هێلەکەی قۆڵی درێژە هاتا خوار هاتوانە ئەمە هێلەک نیەمە فەقییانەکانیەتی دراوەتەوە بەسەر شێوەی جاران و قەیمی دروستمان کردوێتەوە بەڵام بە دیزایانی تایبەتی خۆمان
وانجلی کوردی یەکێکە لەو جلانەی کە زۆر پۆشتەیە بەڵێ ینی جانێتی لەوە چکە ئافرەتی ئێمە پێشتر لە دەرەوە بووە ئیشی زەرعاتی کردو لەگەڵ هاوسەرەکانیە یاخود ئیشی ماڵاتی کردو هەرجلی کوردیشیان لە دەرا بووە پێویست بووە کە ئەچنە دەرەوە تێکەڵی خەڵکی ترە بنجل و بەرگێکی پۆشتە لەبەر بکەن و زۆر باشە خاتو ئاژین ئێوە ئاماژەت پێکرد کە بەشێکیانی خزم و ناسرا و یان کەسێک کە بێوێت چەند پارچێکی بێ بەشێکی بفرۆشێتەوە ئەکرێ بڵین بازرگانێک بتوانێت لە دەرەوە ئەم دیزاینانە یاخود ئەم جۆرە قماشانە دووبارە دروست بکرێتەوە بێتەوە بۆ کوردستان بەکاربێنرێت بەڵێ بە خۆشحاڵیەوە خۆمان هەڵی ئەومان ناوش لە ئێستەیە پارچێکمان هێناوەتەوە کە هاوشێوەی جارانە کە قماشی سێتاڵی پێ ئەڵەن لێرە هیچیان ئەو قماشن نەوڵای دیاندانەدا لەبەری جێگەکەکەم بوو بەڵام لە پێیتی خۆمانە دامان ناوە ئێمە کار لەسەر ئەوە شەکەین کە شتێک نهێنین دووبارە بێ تەنها پارچەیە دوان بۆ ئەوەی شتەکە زۆر نەبێ چونکە خەڵک لە ئێستا ئارەزوی ئەوە ئەکەن شتەکانی کە هەیەە تەنهای خۆیان بێ و تاک بێ تایبەت خانمان ئەو حەزیان زۆر پێ حەزەکە جلێک ئەو لەبەر یابووی تر هیچ خانمێکتر جلی لەبەرانە نازانم پیاوان تا چەنە گوێ ناڵ ئێمە ئەوی لەبەر یا بێکسرە چینی کڕی سەبارەت بە جلوبەرگەکەی خۆتان ئەمە هەر ناوێکی تایبەتی هەیە ئەمە ژیان بەڵێ بێگومان ئەمە کراسی دایکمە لە بەرمایە ئی ساڵی نەوەکانە بۆ ئاهەنگی خاڵم کردێتی هەر پاراستوێتی بەڵێ پێڵەن کراسی ترششیرین و پەشمەکی گوڵداریشی پێڵەن ئەو ناوانەیان زۆر جوانە سەنایانی ئەمە ئێستا نییە زانی ئێستا نازانم هەستەکەم ئەم جۆرە نامە بەس ناوی کوردەواری جوان وها ئەوەی جوانە قماشی جاران وەکوتم ناوی تایبەت بەخۆی هەبوو ناوەکانی جوان بوون و سەرنجڕاکێش بوون ئەنی وای کرۆدا بیری خەڵکەکان ئەبمێنێتەوە بەس لەوانەیە هۆکارەکەشەوە بێ چونکە لەو کاتە ئەوەندە قماش زۆر نەبووە توانیمانە بۆ هەر جۆرە قماشێک نایەکی تایبەت دابنێ بەڵام لە ئێستا ئێستەکەی جۆری قماشەکان ئەوەندە زۆر بوو ئەگەر نایشی بۆ دابنی فرێنەکەی هەمونەوەڕاستەکەی لەگەڵەوە شاقماشی جاران کوالێتی زۆر باش بووە ئەوەی ئەی بینن لەبەری منە چۆن ساڵەمەوە پێشە کەچی جوانێکی خۆی هەدە دەستنەوە قماشەکە خۆی ماوەتۆ چەندێکیش بەکار هاتووە خەڵکی ئەو کاتەش چاک زانێتی شت پارێزە بەڵە بێگومان ئێستا زۆر قەدری شتەکان ناگیرە لەانێکێکیانەوە بێت کە زۆر شت نامێنێتەوە شت زۆر بووە خەڵک گە بۆ نایەکە بیپارێزێ ڕاستە خۆشین خان بۆ نمونە ئێوە کە نەخشێک دروستەکەن لەسەر و پارچانەی کاتانیانە و جرانی کە بۆتان ئەهێنرێ ئێوە وەکو ئیشی دەست ئەو نەخش و نیگارە دروستەکەن یاخود ئامێری تایبەتتان هەیە ئێمە خۆمان وەکوتم تەڵەبی کڕیارەکانمان دەورە بین و لەگەڵ ئەوەشا خۆمان هەڵیۆمانە ئەو پارچانە کە نزیکن لە قماشی کوردیەوە نزیکن لەو پارچە کلاسیکانەوە داوای بکەین و بۆمان بکەن وەکو ئەم پارچەنیلەی لەبەردەستمانە خۆمان داواماکرە بۆ شوێ بۆمان دیزاین بکەن بۆ سەڵتەی کوردی لەگەڵ جلوبەرگی کوردیا بکۆنجێت زۆر جەلوانەیە مشتەرەکانتان خۆی دیزاینێکدا بنێت بۆ منە سەڵتەکی کاڵی بژاردو یاخود ئەو کراسەکەی جیاوازیەکە بێ ئەوە تێگەێنن کە ئەمە مەسەر ناگونجە لەگەڵەوەی ئەبێ بەم شێوازە بێت بەڵە بێگومان زۆربەی بەشێکی زۆر لە کڕارەکانمان ڕای ئێمە ژۆرەگرنیان ئەگەر کڕاری خۆشمان نەبن زۆر جارە نامەمان بۆ ئەنێرن ئەڵە ئەمە لەگەڵ ئەوە گونجێمە بە خۆشحاڵی هاوکاریەکەین ئێمە بۆ ئەوی خزمەتی خەڵەتین تەنیاوە نەبێت کڕیاری خۆمان بن جلبەرگی کوردی لە کۆمەڵک پارچەی جیاواز دروستە بەیانی کراسمان هەیە لە کاکەوایە سەڵتەیە کۆڵوانێ ئیتر پارچەی زۆرە جلی کوردی جاریوا هەیە گەر بە شێوازی کورسانی ڕۆژهەڵات بیدووری سەرشان هەیە پشتیان هەیە ئێوە هەمومانتان لا دەسەکە بێگومان ئێمە وەکو لەگەڵی کە ئەو پارچانە شوێنین بۆ کراسووکەوە ئەمانە لەگەڵەشە یەکێک لەمانەمە قماشی تایبەت بە خۆمانە هێناومانە ئەم کۆڵانەی خۆ ئەوەی کۆڵانی لێ دروستەکەین شتی تایبەتی لێ دروستەکەین تایبەت بۆ خانمان بێت ناوانشە ناوچە تا ناوچەیەکی دیکە مۆدلەکان فەرق بکە بۆ من لە سلێمانی کە خۆتان لە سلێمانی زیاتر حەزیان بە چ جۆرە دیزاین و ڕەنگێک هەیە وایە ئەکەوێتەوە سەر شارەکان بە ئەم خەڵکی سلێمانی زیاتر حەزیانە شتی ڕەناوڕەن و
ئەو تۆزە بریقە و ئەم نەوعانی هەبێت بەڵام شارەکانی تر حەزیان بەو جۆرەنی حەزانە شتێکی سادە و ئاسایە چونکە لەبەر ئەوەی ئەوان زۆرتر بەکاری ئەهێنن ئەکەوێتەوە سەر شەوەزی بەکارهێنانەکەی منتیقەی هەولێر خانمانی ئەوێ بەردەوام جلی کوردی بەکارێنن لەگەڵەوەش ئێمە ئەوشمان بۆ ئەوان کردووە پارچەی تایبەتمان بۆ ئەوان هێناوە کە کڕیارێکی باشی هەیە حەزیان بەو شێوە سادانێ ئێوە کە لە سلێمانی چۆن قیاسی ئەوانە وەرەگرن لە شارەکانی ترن ئێمە جێڵەکە نادۆرین بەس قماشەکان بەس قماشەکانیان زۆر چاکە شتێکتر بیرم بۆ پرسم ئەوەیە کە ئێستا من ئەمەوێت قاتێکی کوردی لە ئێوە داوا بکەن پێویستەکە هەموو پارچەکانی لە ئێوە داوا بکەم یا هەر پارچەیەکم بێ ئێوە بەتەنیایی فرۆش ئێمە کوتم تەڵبمان هەیە بۆ نمونە هەنێک کەس بۆنێکی تایبەتی و ئیشی ئێمە وەرزیە بۆ نمونە وەرزی جل و بەرگی کوردی خۆمان قماشی تایبەتە هێنین لەگەڵ وەرزی جلی کوردی بەرەو کەمبوونەوەچێ کڕارەکان خواستیان لەسەر شتی تر ئەبێ ئێمە ئەو پارچانە بۆ دابینەکەین وەکو ئەوەی کە کەسێک پێویستی بە شتێکی تایبەت بێ ئێمە ئەتوانین بۆی دابین پێین بۆ نمونە ڕستمێکمان بۆ نێراڵ لەم بابەتەمان بۆ پیاکە ئێمە ئەگەر بتوانین هەوڵی خۆمانین بووی پیاکەین نەک چەند ڕۆژی پێچێت تا داواکاری کڕارێکتان جێبەجێ بێ چەند ڕۆژ هەیە سەر حەزی کەسەکە بۆ نمونەی وە زۆر ئەنێرێت ئێمە تا بووی ئەدۆزینەوە تا ئەو شتێک کە خۆی حەزی لێتی و هەڵەبژێرێ پێی ئەچێت تەقریبی وا باشە خاتونێک کە بۆنەیەکی هەیە چەند ڕۆژ پێشەوە ئێوە ئاگادار بکاتەوە بۆی داواکارێکی بۆ جێبەجێ بکەن واللهی ئەبێت خۆی عادەتەن ئێمە لە ئەوروپاوە شتێنین تەنها لە شارێکیش نە لە چەند شارێکە لەکوێ توانیمان بۆی بەدەست بخەین لێوێ بۆی ئەهێنین ئیتر تەقریبی ئەوە 15 ڕۆژێک پێش ئەوە ئێمە ئەتوانین لە خزمەتیا بین زۆر باشە بەدەر لەم ئیشەکە ئەوی بەلای منۆ گرنگە کە هەم خانمان هەم ئەو کەسانەی کە تازە لە زانکۆ دەرەچن مەرجنیە تەنها دابمەزرێن ئەتوانن بیرۆکەی ئیشیانە بیانی بتوانن بۆ خۆیان هەلێکی کار بڕەخسێن لەمە تا چەند گرنگە وەکو ئەزمونێکی خۆت باسی بکەی کە هاوشانی ئەوەی هەمومان ڕۆژانە خەریکی کاتێکی زۆر بەسەر سوۆسیال میدیا و بەسەرەبێ نتوانین هەلێکی کاریش و تۆزێک پارەش بۆ خۆمان پەیدا بکەین وانە ئەمە تا چەند گرنگە کە گەنجان بیرۆکەی ینی ئیشیانە ببزانێ خۆی لەگەڵ چیە ئەبینێتەوە بتوانێت ئیش بکە بەهۆی بارودۆخی کوردستانە خۆم و کەس ئەو شتە ئەزانە لە ئێستا هەری کار زۆر زۆر کەمە بە تایبەت بۆ خانمان کە بیانە ئیش بکەن مەجای زۆر نییە بۆ ئەوان بۆیە ئەو کەسانی کە لە ماڵەوەن حەز و ئارەزوی تایبەت بەخوانە شتێکی زۆر گرنگ لەوایەکە تۆ حەزت بۆ چ شتێک هەیە یعنی نەکەوێتەوە سەر شارەزایی و شەهادە و بڕوانامە ئەم شتانە ئەکەوێتە سەر حەز و ئارەزووی کەسەکە و سەلیقەی کەسەکە ئەتوانیت بەو شتێککە خۆت شارەزاییتیایە دەستکەی بۆ کارێکە حەزت هەر بچووکە گەورە ئەبێت ئەتوانیت هەوڵ و ماندووبوونی ئەوێت و ئامانجی گەورە قوربانی گەورەی ئەوێ بێ هەوڵی بۆ بێ مەرجنیە لە سەرەتاشا تۆ بتێ داهاتێکی باش پەیدا بکەوە بێگومان شتی بچووکەوە دەست پێ بکەی بۆ وردەوردە گەورە بێگومان ئەتوانی لە بچووکەوە سەرەتا شتێکی بەسیت گرنگ پارەکەشی نییە گرنگ توانای خۆتە ئەو کەسە چەنێ توانە هەیە بۆ کارکردن باشە ئۆژن خان تەمان هەموو ئەم جۆرە ئیشانە پێویستی بە هاوکاری و پاڵپشتیە لە میشایەکی زۆر هاوکاری جەناب من خوشکەکەم خۆشەویستیم هەیە بۆی لێرەوە هاوکارێکی زۆرمە بە پاڵپشتی ئەو بە پشتیوانی ئەو خێزانەکەم بێگومان دەستمان کردم کارە و شکر سەرکەوتنێکی باشان بەدەستێنە بە پشتیوانی خوا فیدباکی خەڵک چۆن چۆنیە بۆ ئێوە بۆ ئیشەکانتان تا چەند لە ئیشەکانتان رازین یاخود ئەگەر گلەیەکیشانە بێت لە چیە ئێوە چاکتتان کرد بێ ئەگەر گلەیەکیشانە بوو بێ سپاس بۆخوا ئەمە فەزلی خوایە کە کرارەکانمان زۆر زۆر لەمان رازین سەرکەوتووی کار لەوە گەورە بینێکە کڕیار جارێکی کە بێتەوە لای تۆ هەمان شت بکڕێت شتێکی جیاوازتر لە تۆ داوا بکات ئەوەی وای کردوێمە سەرکەوتوو بین کڕیارەکانمانن ئێمە بەبێ ئەوان هیچ نین وای کردووە کە بەردەوام داوای شتی جیاواز و شتی باشترمان لێ بکەن ئێمەش لە خزمەتیانن بێگومان ڕەخنە هەر ئەبێت ئەوە هەموو کارێکتیایەتی ئەو ڕەخنانە ئێمان گەورە کردووە کە ڕازیان بۆ لەسەر شتێکیان نوویستە ئێمە بە خۆشحاڵی لێمان وەرگرتوونەوە شتی باشترمان بۆ ناردان ئەو بۆنانەی کە زیاتر خانمان جلوبەرگی کوردی تا بەکارێن کام بۆنانن وڵڵاهی خۆی کورد هیوایەتی جلی کوردیە
بە تایبەت خەڵکی شاری سلێمانی و هەولێر و ئەم منتیقانە تایبەت نەورۆزە جژنانە کە شتێکی تایبەتە جەژن بۆ هەردوو جژنی ڕەمەزان و قوربان ئەو کاتانە هیواشە بەو بۆنەوە ئاهەنگی تایبەت ئێستا بۆ ئاهەنگی دەشتون تەخەڕوج هێشتا هەر جلی کوردی ما هەرشەنێسا شتێکی جان هەندێک خانم هەیە جلی مۆدە عازی ئەوانە بەکارێنێ بەس هیچی ناگاتەوە جلی کوردێکە جلی کوردێکە بەلای منەوە جوانترە بۆ تایبەتیشمان هەیە بۆ خوێندکاران ینی هاوکاریکی زۆر باشی خوێندکارانمان کردووە کە بەو نرخە زۆرەی کە لە بازارەکانە هەیە ینی ئێمە بتوانین هاوکاریان بکەین و ینی ئەو کەسانی کە لە توانای مادیانە نییە کە نرخی زۆر بن بەوجه لە بۆ ڕۆژێ ئێمە ینی هاوکاریکی باشمان کردو بۆ ئەوانە زۆ باشە قاتوەژین ئەم جلانی کە ئێستا لێرەیە هەن ئەمان لەگەڵ جلی دیکە لە بەرەکەوان ئێمە کەوایەوە نیە هێلەکە بەس بە قۆڵەوە ئەکرێ بڵین ئەمە قوماشێکیان بۆ چەند شتێک بەکاردێت بەڵێ بێگومان هەرێکێک لەمانە ئەتوانی لەگەڵ چەند ڕەنێک و چەند شێوازێکا بگونجێنی کراسی کوردی لەگەڵ سەڵتە بەکارێت و لەگەڵ هێلەکە و لە دواترەتوانی لەگەڵ کەوایان بەجیا ئەتوانێت سەر شێوازی خۆن هەستێ چارپارتەکەم تێکەڵ کردو ئەکەیتە سەر حەزی کەسەکە ئەم ساڵ مۆدێلی و شێوازە بوو بەڵێ بێگومان هێلە کوکەوە بەیەکەوە بەڵێ شتێکی جوانی شەجارانی شەروا لەبەرکراوە جاران لەبەرەوە لەبەرکراوە جلی زۆر لەبەر نەکراوە خانمان بۆ دەرۆشەمان جلی کوردیان لەبەر ئەوانیان هەبووە بۆی سەرمایان نەبێت بەم شازە لەبەریان کرد بەڵام ئێستێمە بە جوانی بەکارێنی ئەوژن خانکاتی جانتایکی زۆر جوانە پێ بوو باسی ئەوەمان بۆ بکە جانتایکی خنجیلانە بوو و مووری پێوە بوو ئەکسوارەتی زۆر پێ بوو ئێوە شتیوا دروستەکەن خۆتانی ئاوە تایبەتە بەخۆت هەڵە بێگومان ئێمە شێوازێکی تر لەگەڵ جلی کوردی دامان هێناوە ئەوەیە کە جانتای ناسک و جوان و خنجیلە بۆ جلی کوردی و خانمی کە چوە دەرەوە هەموو شتەکانی کوردەواری بێ خۆمان دروستیەکەین و ئەو پارچە ئەو جانتا کلاسیکانی کە لە وڵاتانی ئەوروپا هەیە ئێمە ئەتوانین بۆ ئەم خاتونانی ئێرەی بهێنین و بە نرخێکی زۆر گۆنجاوە ینی بتوانن توانای ئەوان هەبێت بیکڕن ینی شتێکی زەرور نییە بۆ جلی کوردی بەڵام جوانی ئەبەخشێ بەجلەکە ئێمە حەزمان کردووە ئەو جوانی بەڵام بەبەخکو جوانکاری جگە لە جانتا لەگەڵ جلی کوردیە ئەکسوارەتی زۆر بەکاردێ ئێوەوانەتان هەیە؟ بەڵێ بێگومان ئەکسسواری تایبەت ئەهێنین ئەوانەی کلاسیکن ئێمە زیاتر ئیش لەسەر کلاسیکەکەین لە ئێستایا حەز و ئارەزوێکی زۆر بۆ پارچەی ڤینتێج و کلاسیکەیە لە جلوبەرگ و لە ئەکسسوارات و ئەوەی کە خانم زۆر پێویستی پێێتی ئێمە توانیمانە بەشێکی باش لەو پارچانە بهێنین بۆ کوردستان وەکوتم جیاوازتر لە هەموو ئەوانەی کە کارەکەن کاری ئێمە ئەوەیە تا شتەکانمان دانەدانن دووبارەی نییە خەڵک زیاتر حەزی بۆیە کە شتێکی تاک و جیاوازی هەبێت من یەکەم میوانی خانوو بێت بێرە کڵاشی لە پیاوێستەنە بینی بێتمان ئەگەنامەژەیەکی پێ بکەی ئەمە مۆدلێتی شێوازی تایبەتی کچانەیە ئەم بەڵە بێگومان ئەمە کڵاشی کچانەیە بە دیزانی تایبەت بە خۆمان خاتونێکی ڕۆژهەڵاتی بۆمان ئەکات داوامانێک لەسەر تەڵەبی خۆمان و کڕارەکانمان بۆ نمونە کڕارێک حەزەکە بەڕۆنێکی تایبەت بە جوولەکەی خۆی بیکە ئێمە ئەو ڕەنەی بۆ ئەکەین سەمی تۆ سپیە ئەکرێت خانمە بە ڕەنگێکی تریش داوای بەڵە بێگومان ئەلوانی هەیە ڕەنی تایبەت بە کچانی هەیە بۆ کوپڕانیش ئەتانین لەگەڵ جلوبەرگی کوردیان باشە لەسەر ئەوە ئۆژن خانمیتان لەوە نەکردوێتەوە کە جگە لە خانمان جلوبەرگی پیاوانیش بن ڕاستەکەی مەجارە لەسەر خانوان کارەکەین چونکە بواری کوڕان ئەبێت کەسێک شارەزایی هەبێت من ناتوانم لە باری کوڕانە و پیاوانە ئیشکەم لەبەران نازانم حەز و ئارەزوی ئەوان چۆنە بەڵام خۆمەکو خانمێ ئەزانم کە حەزارەزی خانم جا ئەم کلاشە زۆ باشتر لەو پێڵاوە بنبەرزووی نەهەنەوە ئەمە تۆ زێر ئاسانترە و هەم سیحی ترۆنیە بێگومان شتێکی زۆر خۆش و وەکووا بێ
مەختوبی بێ شتێکە ینی ئازارم نایەت و بێتاقەت ناکات چەند بتوانێت بەکاری بهێنی و لەگەڵەوەشە دیزاینێکی زۆر جوانە بەخشێت و کوردەواریان نابەخشێ بە جلو بەرگەکە شەر نییە ئەوەی کە کوڕ لە بەرێکە تایبەت بێ بە وتانین گۆڕانکاری تیا بکەین و دیزاین تایبەتی ساپاکەی کوردەواریە ئێستا زۆرە لە بینەران لە مێشکی خۆیانە ئەڵێ نرخەکان چۆن چۆنیە لە چەندەوە بۆ چەند دەست پێەکەن ئەوە زۆرێک خۆتەزانین پرسیاری خەڵکە ئێوە چۆن چۆنیە نرخەکانتان ئێمە هەوڵمان ناوە کەمترین نرخ ڕازیبوونی خەڵک ینی هەوڵمانەوە کەمترین نرخ هەبێت و دای بنین بۆ ئەوەی خەڵک زیاتر سوود ببینێت ئێمە ئامانجمان ئەوەیە خۆش بێن لە ئێستایا خانمان تەڵەبیان لەسەر چ جۆرە قوماشێکە بتای بەدەم قوماشانی کە ئێوە هین وەکو بینین جلوبەرگی پولەکە هاتوۆتەوە زیاتر لەسەر خانمان جلوبەرگی پولەکە بەکارێن بەڵام ئێوەکو فرۆشیارێکی بابەتەکە پێتان وایە کە کام جۆرە قوماشەیە خواستی لەسەر خواستەکان جیاوازن هیوا حەزی لە پولەکەیە لەگەڵ ئەوەشا هیوا حەز دەکات سادەتر بێت ئیتر وەکو بەپێی ئارەزوی کەسەکە ئەم هەوڵمانەوە حەزی هەر هەمویان ڕابگرینانی باڵانسێ بکەین لە نێوان حەزەکانە و کەسیشان بێ بەش نەکەین لەو کاتەیە لەگەڵ ئەوەشا ڕەنەکانیش دەورە بینێت هەنێک کەس حەزی لە ڕەنی زەق و دیارە هەنێک حەزەکە ڕەنەکەی مات بێ ئەوانە کاریگەری ئەمەش لەسەر ئەوە ئیشەکەین ئێستا زۆر جار ئێستا بینی مەستەکە مۆدلی ئەو کڵاوی نەژ هاتوۆتەوە مەش تا چەند گرنگی پێ ئەدرێت یان خۆتان لای ئێوە دەسەکەوێت کەسێک بێوێ ڕاستەکەی کڵاو و سەرشان و کۆڵانە ئەم شتانە ماوەی چەند ساڵێکە زیاتر باوی هاتوۆتەوە شتێکی زۆر زۆر تایبەت و کورداریە خانمانی زوو بەکاریان هێناوە منەکو خۆم زۆر حەزمێتی لای ئێمە کڵاو دەست ناکەوێت بەس پارچەی بڵین قماشی تایبەت بۆ کڵاوکیسەکرێ بۆ چەفتە و بەڵە بۆ ئەو شتانە کەسی تایبەت دێ دروستی بکات بەڵە کەسی تایبەت هەیە باش ئۆژین خان ئێستا ئێمە کۆمەڵێک ئافرەتمان هەیە کە محاجەبەن لەچکەکەن ئێوە لە چکتانەیە بۆ سەرجلی کوردی چکە ئێستا بە تایبەت لەچکی سەرجلی کوردی هەیە ئەفرۆشێ ئەم ئەکسسوارات و لیرەوە ئەم شتانی پێوە ئێوە ئەوەتان لا دەسەکە بەڵێ ئێمە گوتم قماشی تایبەتی هەندی ئەهێنین و هەندێکانیش پارچەی تایبەتیان هەیە کە وەکو لە چک بەکارێت ئێمە هەڵمانە ئەوانەش بێنین بۆ خاتونانەی کە حەزیان لە شتێکی پۆشتەیە و لە چکێکی گەورەی بۆی لەگەڵ جلەکانیان بەتاوەتی شێوازی لە چکەکان بگونجێ لەگەڵ جلەکانیانەوە پۆشتەتر بێت جلەکانیان زۆر باشە ئێمە شتێکی دیکەمان نەماوە گەر خۆت شتێکی دیکە ئاماژە پێ بکەی شتێکمان بیرچوو بێتە لە بابەتی جلی کوردی و ئەو بابەتانەیە بەڵام شتێکی دیکەم بیرکەوتەوە چۆنێتی پارێزگاریکردنی ئەمانە ئەمە تا چەند گرنگە چۆن بیپارێزین ئەوان ئەو نەنک و پور ئەوانەمان چۆن پاراستوێنەوە ساڵ ماوەتەوە و ئێمەش بۆ شازە لە ماڵەوە بیهێڵینەوەی خراپ نەبێت ڕاستەکەی خۆشەویستی زۆر دەورە بینێ بۆ ئەو شتانی کە هەتا کاتێکە شتێکە زۆر خۆشەویستی و گرنگ بێلات ئەتوانیت زۆر بە شێوەیەکی باش بیپارێزی ئێمە من وەکو خۆم زۆر زۆر حەزم لە جلی کوردی بە تایبەت ئەم جلە قەیمیانە شوێنی تایبەتم بۆ دانەوە و شتی تایبەتم بۆ دانەوە نامەوێت تەنانەت پولەکەیکیشی لێ هەڵۆرێ لەبەرەوەی لە ئێستایان نییە و زۆر زۆر بە نرخە لە لای من و بێگومان خەڵکیش ئەو حەزەی هەیە کە ئەگەر شتێکی خۆی بێت و تایبەت بێ بە خۆی خۆشی بێت ئەی پارێزە و جلوبەرگی کوردیش تەنیا جان ڕاگرتن و پاکڕاگرتنێتی و بۆ نونە کاتێ ئەی پۆشی دواتر لێیتەوە ماڵەوە دەوری زۆر بەڵێ بێگومان بە شەیەکی جان و ڕێک و پێک بەکاری بێنین هەرگەی شۆرە بشۆرە باشتریان بەدەست بیشۆری جلی کوردی نا پێکەچێت جلی کوردی خۆی ناستکە تۆ ئەگەر بیخیتە جشۆرەوە هەمووی تێکەچێت بە شێوەیەکی ئاسایی بە شامبۆیەکی تایبەت بەجێت بیشۆیت و دواتر هەڵی بگریتەوە بێگومان چەند ساڵێکی زۆر ئەمێنێت بۆ پیاوانی ژەر پێم وایە بۆ شازە باشتر بێت زیاتر ئەمێنێتەوە بەڵام پێم وایە هەر کوالەتی ئەو قماشی جاران زۆر زۆر جیاوازتر لەوەی ئێستا ئەو ئێستا زۆر نامێنێت و ڕەنگی تێکەچێ یان زوو خراپە بێ ئەنێ ئەگەر سەرنجان نەبێت تەنانەت دەگەر نرخیشی زۆر زۆر گران بێت بەڵێ بێگومان نرخ دەور نابینێرا ماشی ئێستا ئەوەی گرنگە جاران ئەوەی گرنگ بووە کە کوالێتی قماشەکان باش بوو لەگەڵ شانرخیان کەمتر بووە بەڵام لە ئێستایا بازرگانان کار لەسەر کوالێتی قماش ناکەن کار لەسەر جوانی و قماشەکان
تەنها ئەوەیە بەڵام گوێ بە کوالەتی ئەکرێتەوە سەر کەس بازرگانەکە چۆن ئیشەکات. زۆر باشە زۆر سپاس بۆ خات و ئۆژین ئیبراهیم دیزاینەری جلی کوردی خاڵ خێربەی کارەکەتان بەرە و سەرکەوتنی زیاترەچێ و ئەبنە سەبەبێک بۆ پاراستنی ئەو کولتورە جوانی کوردەواری و خانمانی ئێمە کە لە سەردەمەکانی پێش ئێمە ئەو پۆشاکە جوانانەیان پۆشیوە. ئێمە سەرکەوتنتان بۆ زۆرستاکە ئێمە لە خزمەت توری کوردی و کوردەواریان ئەرکی سەرشانمانە دووبارە سپاس بۆ ئێوە خۆشحاڵم سەکانە خۆش بێ. بەڵازان ڤیتیەکمان هەیە لەسەرکردنەوەی مزگەوت لە سۆران پێکەوە بینەری دەبین. بسم الله الرحمن الرحيم ئەوڕۆ ڕۆژی کردنەوەی فتحکردنی مزگەوتی گوندی بادلیانە دیارە کردنەوەی ئەو مزگەوتەی لە مانگی 2021 بوو کۆمەڵە خزمێک دۆستێک لە گوندی بادلیان لیژنەیەکمان پێکینە و بڕیارماندا بە دروستکردنی مزگەوتی گوندی بادلیان ئەلحەمدولیلا هەموو کارەکاندا بەشکران بەشی دارایی بەشی سەرپەرشتیاری بەشی ڕاگەاندن هەموو بەشانەی کە پێویست بوو نەکردنەوەی مزگەوتەکەی بەشەکانمان پێکینە لە مانگی وەکو باسم کرد لە مانگی 2020 دەستمان پێکرد تقریبان ساڵێک و 6 مانگ بەردەوام بووین لە دروستکردنی مزگەوتەکەی ئەلحەمدولیلا ئەوە ئەبینین ئێستا کردنەوەی مزگەوتەکەی فتحکردنی مزگەوتەکەیە و لەبەر هەندێک افتتاح و کردنەوەی مزگەوتەکەمان خستە ئەو مانگەی هەم بە دەرفەتمانزانی مانگی لە دایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو دەڵێن دوو مناسەبە و ئاهەنگ بوون یەکیان بە بۆنەی کردنەوەی مزگەوتەکەی و تریشیان بە بۆنەی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم و هەروەها پێم خۆشە ئەو مناسەبەیە بە دەرفەت بزانم بیکەمە دەستخۆشی و وەکو دەڵێن خواپاداشتی هەموو خێرخوازانە بداتەوە کە بە ڕێژەی کەم و زۆر یارمەتیان داین لە دروستکردنی مزگەوتەکەی وەخوای گەورە پاداشتی هەموو برا بە ڕێزانەمە بداتەوە کە ئەوڕۆ بەشدارن لە کردنەوە مەراسیمی مزگەوتی گوندی بادلیە دەستان خۆش بسواسن دەکەین دیارە مزگەوت سوێنێکی زۆر پیرۆزە خوای تەبارەک وتعالى لە قورئانی پیرۆزدا دەفەرمی وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا وهروها پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی من بنى مسجدا ولو كمفحص قطات بني له بيتا في الجنة پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی هەر کەسێک مزگەوتێک دروست بکە ئەگەر هەندی هێلانە قەتەیەکیش بی کە هێلکی تێدا بکە ئەفەرمی خوای تەبارەک وتعالى مالێکی لە بەهەشت بۆ دروستەکە واتە مزگەوتێکی زۆر گەورەیە و هەروەها لە ڕۆژی قیامەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی خوای تەبارەک وتعالى بانگەکە چێ جیرانی منە باسی جیرانەکانی خۆیەکە مەلائکەتەکانی خوای گەورە فەرمون ئەی خودایە چێ ئەبی بە جیرانی تو چێ هەیە ببێتە جیرانی تو خوای گەورە فەرمی ئەو کەسانێک کە مزگەوت دروستەکەن فەرمی عمار المەساجد ئەوانە جیرانی منن جاواتە مزگەوت شتێکی زۆر گەورەیە و شوێنی کۆبوونەوەی مسلمانانە و زۆر گرنگە ئینسان ئیحتیمام بە مزگەوت بە و
مزگەوت لە ئیسلامدا پەیامی تایبەتی خۆی هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە مەکەی هیجرەتی کرد لە بۆ مەدینەی یەکەم جار مزگەوتی دروست کرد. لەبەر چی مزگەوتی دروست کرد؟ ئەگە تەماشا بکەیت کە مەتینی ناو مزگەوت ڕیسالەیەکی خاصی هەیە کە تێی مزگەوتی خۆخاوینەکەی جل و بەرج خۆخاوینەکەی خۆ حازرەکەی مامۆستا کە لە سەفێ ڕاست ڕاوەستا پێ خۆ بگەینێک ملێ خۆ بگەینێک لە بۆ ئەوەیە کە ئەو مزگەوتە ببیتە پوختکراوەیەکی دنیای یعنی لە مزگەوتێک کە ئەچێ دەرێ خاوین بە ڕێک و پێک بە ڕازگۆ بە تاکەچی مسلمانی تەواو و مسلمانانەت لێ دروست بیتن. پەیامی مزگەوت ئەوەیە کە پێغەمبەریش مزگەوتی دروست کرد مەبەستی ئەوە بوو. جامە زۆر جارە ئەرین پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ 7 نەفەر لە ژێر سەیبەری عەرشی خوایە لە ڕۆژا قیامەتەی. یەک لەو نەفەرانە ئەوەیەوە رجل قلبه معلق بالمساجد. رجل قلبه معلق بالمساجد يعني کابراایك بەردەوام بێتە مزگەوتێ هەر ئەوەنە نوێژێ بکەی و بچێ دەرێ. نە قلبه معلق بالمساجد يعني ڕۆیشتنی لە دەرێ قسەکردنی خواردنی خواردنەوەی ئیشکردنی باوکایەتی دایکایەتی لە پەیامی مزگەوتی وەربگری. ئەگە ژیانی خۆت لە پەیامی مزگەوتی وەرگر ئەو کات ئەبێ وەرەجل قلبه معلق بالمساجد لەو کاتەی کە بووە وەرەجل قلبه معلق بالمساجد لە ژێر سێبەری عەرشی خوای حەشرە کرێ. بەڵازان و خۆشەویستان سەرجەم پڕگە و بابەتەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردون دەخوازیم کە سەرجەمیان جێگەی سود و ڕۆژنامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. ئەمڕۆ ئاگاداری خۆتان بن لە کاتی سیرکردنی دیاردەی خۆرگیران خی گەورەتان پارێزێت و خواگەدارتان.